عزیزانم سڵاوتان لێبێت من یادگار فایقم هاتمەوە خزمەتتان لە بەرنامەی کابینەی نۆیەم. ئەم جارە قسە لەسەر خوێندنی باڵاکەین، شەنوکەوی خوێندنی باڵاکەین. ئەمانەوێ بزانین سەبارەت بە کابینەی نۆیەم، خوێندنی باڵا، وەزارەتی خوێندنی باڵا، وەزیری خوێندنی باڵا، فەلسەفەی وەزارەتەکە و دنیابینی ئەوانەی شارەزان لەو بوارەدا دەبێت چۆن بێت بۆ ئەوەی خەلەل و کەم و کوڕتیەکان و خەلەل و کەم و کوڕیەکان چارەسەر ببن. سەبارەت بەوەی کە سیستم و پرۆسەی نوێ دێتە ناو خوێندن لە زانکۆکانی هەرێمی کوردستان و زۆر پرسی دیکەشەن سەبارەت بە دامەزراندنی یەکەمەکان کە چەندین ساڵە چاوەڕێ ئەکەن و کەمپین ئەکەن و هاشتاگ دروست ئەکەن و کۆمنت ئەنووسن و هاوار ئەکەن و دێنە سەر جادەکان، بەڵام تا ئێستا کەس گوێی لێ نەگرتوون. دەرچوانی تواناسازیش ئەوان کۆمەڵێک کێشەی دیکەیان هەیە. بێگومان زۆر پرسی دیکەشەن کە ئێمە ئەم شەو ئەبێ لای لێ بکەینەوە. من ناتوانم لە پێشەکێکم جێگەی بکەمەوە. چاوتان لەسەر کابینەی نۆیەم بێت بۆی بزانن کابینەی نۆیەم پێویستە چی بکات. من ئەم شەو کۆمەڵێک میوانی ئەزیز و بەڕێزم هەیە لە شاری جیاوازی کوردستانەوە حەزوریان هێناوە و تەشریفیان هێناوە، بەڵام بەر لەوەی ئەوان بناسێنم پاکێجێک لە شارە حیاتەکەی سلێمانیەوە ئامادە کراوە، با بیبینین. فەرمون. گڕووگاڵی منداڵ و ئەرکی خێزانی ڕێگر نەبوون لەوەی بگەڕێتەوە بەرخوێندن و لەسەر ئاستی هەرێمی کوردستان پلە یەکەم بەدەست بهێنێت. شیروان نمونەی هەوڵ و کۆششە بۆ ئەوەی لە خوێندن پلەی باڵا ببڕێت. دوای 19 ساڵ لە دابڕان توانی لەسەر ئاستی ئامادەی بازرگانی پلەی یەکەم دەست بخات. شیروان و دەیان سەرکەوتووی هاونمونەی چاویان لەوەیە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم کۆسپ و تەگەرەکان لە پێش برەودان و بەرەو پێشچوون لە سێکتەرەکە نەهێڵێت لە پێناو پێشخستنی ئاستی خوێندنی باڵا. هیوادارین کابینێکی سەرکەوتوو بێ، کابینێ بە معنای کەلیمە کابینەی بەڕێوەبردننی وڵات بێ لە ئاست داواکاری و خزمەتگوزاریەکانی خەڵکی کوردستانە بێ بەعام و تایبەت بە خوێندنی باڵاش گرنگێکی تایبەت بە زیاتر بە کەرتی خوێندنی باڵا و تایبەت بە زانکۆ پەیمانگاکان بدرێتەوە بۆ کەسانی کە هاوشێوەی منن دوای دابڕانێک یانی دەزەکەن و بە خوێندن و چانسی ئەوان بۆ گونجاوە کە بخوێنن کار ئاسانیان بۆ بکرێت. سیستمی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان تا ئێستا نەیتوانیوە ئازادی ڕەخنەگرتن و داهێنان بەرهەم بهێنێت، هەروەها دنیابینی نوێی فراوان نەکردووە. تا ئێستا پەیوەندی خوێندنی باڵا بە کایەکانی کۆمەلگا و پێداویستیەکانی بازار لە ئاستی چاوەڕوانی نییە. مامۆستایانی زانکۆ لەسەر ئەو خاڵە کۆکن کە پێویستە لە کابینەی نۆیەم کەسی شیاو لە شوێنی شیاو دابنرێت لە وەزارەتی خوێندنی باڵا. چاکسازی ئەبەم جۆرە ئەکری یەکەم دانانی کەسێکە تەکنۆکرات بێ و کەسێکی پسپۆر بێ لە وارێکی دیاریکراوە و لە هەمان کاتا کەسێکی ئەکادمی خاوەن ئەزمون بێ و دووبارە داڕشتنەوە هەڵوەشاندنەوە لە ڕووی ئیداری لە ڕووی دابشکردنی پێگەکان لە ناوزانکۆکانە بێ ئەمانە هەر هەمووی پیاچۆنەوەی بۆ بکرێ ئەگەر بڕیار بێ کە باسی چاکسازی بکرێ و بەرەو پێشبردننی سێکتەری وەزارەتی خوێندنی باڵا بکرێ. ئەمە خاڵ یەکەم. خاڵی دووەم لە درێژەی پرۆسەی چاکسازیە ئەبێ ئێمە بچینە سەر ئەو یاسانەی کە حکمی وەزارەت و کاری خوێندنی باڵا ئەکەن. کۆمەڵ یاساگەلی زۆر باشمانەیە کە لە حکوومەتی عراقی پێشووترەوە دەرکراون و تا ئێستاش ئێڵغا نەکراونەتەوە، هەڵاوێریش نەکراون. ئەکری ئەمانە دووبارە بهێنرێتەوە ئاکتیڤ بکرێن، ئیشی لەسەر بکرێت. ئەم یاساگەلەش لە دوو بوارە ئیشی خۆیەکە. یەکێک لە بوارەکان ئەمە فلتەرەکردنە یا دیاریکردنی ئەو کەسانەیە کە کێن بۆیان هەیە دەستکەنەوە بە خوێندنی باڵا بچنەوە ناخوێندنی باڵا چۆن بەردەوام ئەبن و کێش بۆی هەیە بێ مامۆستا و بیریشمان نەچێ مامۆستا تەنها بریتی نیە لە مامۆستا بریتێ لە توێژەر. هەر وڵاتێک خوێندنی باڵای زانکۆکانی گەشە کردو بێ دەتوانێت وڵاتێکی بەرەمهێن بێت، دەتوانێت وڵاتێکی خاوەن کەرتە جۆرا و جۆرەکانی بەرەمهێن بێ. ئێمە لەم کەرتە کە کەرتی خوێندنی باڵایە کە زانکۆکان لەخۆ ئەگرێت لە ڕاستیا کەرتێکی تا ئێستا سێکتەرێکی پەرامۆشکراوە و تا ئێستا ئەم سێکتەرە نەیتوانیوە ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بجێڕێ. ئەویش چۆن؟ ئەویش بە کاریگەربوونی ئەو ئینتاجی توێژینەوەی زانستی و ئینتاجی کەوادری زانستیە بۆ ناو کۆمەلگا. کابینەی نۆیەم کە بە کابینەی چاوەڕوانەکان ناوزەند کراوە، چینی فێرخوازیش ئەو ئومێدەیان لا گەڵاڵە بووە کە لە کابینەکەدا
خوێندنی باڵا بەرەو ئاسێکی بەرزتر ببرێت تا زانکۆکانی هەرێمی کوردستان کێبڕکەی زانکۆکانی جیهان بکەن لە ڕیزبەندی. بەڵێ عزیزان ئەوەی بینیتان پاکێجێکی هاوکارمان ئارام بەختیار بوو لە شاری سلێمانی. سوپاسی بێپایان بۆ هاوکارانم لە نووسینگەی سلێمانی. دیار بوو زۆر خاڵی گرنگی تیا باسکرا لەلایەن کەسانی ئەکادیمی و مامۆستایانی زانکۆوە. من ئەوەندەی لای خۆم نووسی بێتمەوە و بێگومان مامۆستایانی بەڕێزیشم تێبینی خۆیانیان لا دروست بووە. دەستەکەین بە گفتوگۆ لە پاکێجەکەەوە. من کۆمەڵێک میوانی ئەزیز و بەڕێزم هەیە کە ئەرکیان کێشاوە ئەم شەو لێرە حەزوریان هەیە لە دەستە ڕاستم پرۆفیسۆر دکتۆر هیمداد عەبدولقەهار محەممەد لە زانکۆی سەلاحەدین بەخێر بێن سەرسەر و سەرچاوم دکتۆر. هەروەها پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر نەزاکەت حوسێن حەمە سەعید لە زانکۆی سلێمانی و لە شاری سلێمانی و تەشریفیان هێناوە ئەرکیان کێشاوە بەخێر بێن سەرسەر و سەرچاوم دکتۆر. هەروەها پرۆفیسۆر دکتۆر ئیبراهیم حەمەڕەش لە زانکۆی کوردستان هەولێر ئێوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاوم دکتۆر. و بێگومان پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر نالی جەواد حەمەد لە زانکۆی کۆیە لە شارە جوانەکەی کۆیەوە ئەرکیان کێشاوە ئێوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاوم. لە زاخۆی دەلالیشەوە دکتۆر شیرین حوسنی پرۆفیسۆری هاریکار لە زانکۆی زاخۆ و ئەندامی پێشووی پارلەمانی کوردستان حزوریان هەیە. دکتۆرێوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاوم ئەرکتان کێشاوە. وەکو بەرنمەکانی دیکەم شەو کۆمەڵێک میوانی ئەزیز و بەڕێز لێرە حزوریان هەیە کە بە شێوەیەک لە شێوەکان نوێنەرایەتی خەمەکانی تواناسازی خەمی یەکەمەکان و بێگومان بابەتی دیکەش دەکەن. ئێوەش بەخێر بێن ئەرکتان کێشاوە سەرسەر و سەرچاوە ماتن. دکتۆر هیمداد گەر لە جەنابتانەوە دەست پێ بکەین ینی با لە پاکێجەکەەوە دەست بە گفتوگۆ بکەین. من بابەتێک کە زۆر گرنگە بەلامەوە قسەی لەسەر بکەین و نەیبینە کۆتایی بەرنمەکە ئەوەیە کێ ئەتوانێت وە بۆی هەیە ناوی مامۆستای زانکۆی لێ بنرێت. زۆر سپاس بۆ جەنابەت مامۆستا یادگار، زۆر سپاس بۆ کەناڵی 24، سپاس بۆ میانە بەڕێزەکانیش کە لەگەڵمان ئامادەن. بەڕاستی هەست دەکەی لێرە لە وڵاتی خۆمان هەڵە تێگەیشتنێک هەیە وا دەزانن ئەوەی بڕوانامەی وەرگرت ئیلا دەبێت ببێتە مامۆستای زانکۆ. مامۆستای زانکۆ چەند تایبەتمەندێکی هەیە کە دەبێت تێیدا بێ بۆ ئەوەی بتوانێت ئەو پەیامەی کە لەسەر شانێتی ئەو بەرپرسیارەتی لەسەر شانێتی بتوانێت بیگەێنێ. کەمترین شت لە ئەرکەکانی مامۆستا ئەوەیە پێشەنگێکی جوان بێ بوو نمونەیەکی جوان بێ بۆ قوتابیەکان و خوێندکارەکانی کە دەرسیان پێ دەڵێتەوە. دواتر مامۆستایەتی زانکۆ جیاوازە لە مامۆستایەتی لە قۆناغەکانی پێشوو بەوەی کە ئەرچی تری لەسەر شانە وەکو لە فیچەرەکەش باشکرا ئەرچی دووەمی توێژینەوەی زانستیە کە ئەوە بەڕاستی لە زۆر لایەنەوە دەتوانم بڵێن فەرامۆش کراوە. هەر مامۆستا کە بڕوانامە تەواو دەکات بە ماستەریان دکتۆرا وا دەزانێت تەنها دەرزگوتنەوەیە و پابند بێ بە خشتەی هەفتانەی خۆی و تەواو هیچ ئەرکێکی تری لەسەر نییە. بۆیە بەڕای من بەڕایەکەیە لە یاسای خوێندنی باڵای عێراق باس لەوە کە ئەگەر هەڵە نەبم کە تا 5 ساڵ ئەگەر مامۆستایی خاوەنی ڕوانامەی ماستەرە توێژینەوەی نەکرد کۆمەڵ ئیجراتی لەگەڵا بگیرێتە بەر لێرە بۆچی ئەوە ناکرێت؟ لێرەش هەیە لە یاسای خۆشمانەیە ئەگەر هاتوو مامۆستایەکی یاریدەدەر کە تازە ماستەری وەرگتووە جارێ بە دووشت زیاب بکەن و یەک لە پسپۆریە زانستیەکان ئەسڵەن مامۆستای یاریدەدەر دەستی تیۆری ناڵێتەوە دەچێتە تاقیگەکان لەگەڵ دکتۆری تر دەرس دەڵێتەوە تاکو و لێڕادێ. بەڵام لە پسپۆریەکانی تر بەڕاستی ئەوەش حدودی هەیە سنووری بۆ دانراوە ئەگەر لە ماوەی 2 تا 5 ساڵ نەیتوانی توێژینەوە ئەنجام بدا ئەوە بە ئیجباری ئەگەر یاساکە جێبەجێ بکرێ دەبێت نەقل بکرێ بۆ شوێنێکی تاکو تەرا ئەویش بەداخەوە هەندێکیان براوەتە بابی شخصیەوە ئەوەی ئەگەر من کەیفم بە جەنابەتنێ ئەگەر دەتوانم ئەو فەقەرەیەت لەسەر جێبەجێ بکەم بەڵام کراوە بە کورتی و کوردی ئەگەر پشتت نەبوو فەقەرەکەت لەسەر جێبەجێ بێ ئەگەر پشتت هەبوو هیچ فەقەرەیەکت لەسەر جێبەجێ نابێ. من بەونەوە ئەناڵم من دەڵێم کراوە بەڵام زۆر کەمە دەبێت کارا بکرێتەوە بەڵام پێش کاراکردنەوەی دەبێت زەمەنەسازی ئەگەر مامۆستایەک تۆ نیسابێکی زۆری لەسەردا بنەی کە هەفتانە مثلەن 14 سعاتی فعلی بڵێتەوە ڕەنگە
کاتی ئەوەی بۆ نامێنێتەوە بچێت توێژینەوەی بک بۆی دەبێت ڕەنگە دەستکاری نسابەکانیش بکرێت سپاسەکەم دێمەوە خزمەتتان دکتۆر زۆر سپاس دکتۆر نزاکەت باسێکی دیکە بێگومانەگەر قسەیەکشل لەسەرەوە هەبوو کێ بە کێ بێ بووترێ مامۆستا پێم خۆشە بەڵام زانکۆکانمان تا ئێستا توانی ویانە ینی تێبگەن لەوەی لە دەرەوەی زانکۆکان ئەگوزارێ لە واقعی ژیان لە پێویستی بازار وا خۆیانی لەگەڵا بگونجێنن یان هەر هەموو ساڵێک یەک سوپا خوێندکار و قوتابی دەرئەچێت و هەندێکیان تایەتی ڕەنگە لە 2010ەوە تا ئێستا دەرچوو بێت و تەخەڕوجی کرد بێت نەک تەعین ناکرێت نابێ بە تەماشی بێت. دەست خۆش بێ بەنسبەت ئەو پرسیارەی منیش ئەمەوێ ئەو پرسیارە بکەم ئایا کێ پێوترێ مامۆستای زانکۆ و ئایا ئەو سیستەمەی پەیڕەو ئەکرێت لە هەرێمی کوردستانە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سیستمی زانکۆییەوە چ جۆرە مامۆستایەکی زانکۆی دروست کردووە؟ ئایا مامۆستای زانکۆ خاوەنی شکۆی خۆیەت ێستا لە ناو زانکۆکانە؟ ئایا وەکو مامۆستای زانکۆ لە ڕووی تەقدیر لە ڕووی ئابووری لە ڕووی ڕەخساندنی هەل و دەرفەت بۆی کە توێژینەوە بکات کە باسی توێژینەوە ئەکرێت کە بچێ بەشداری کۆنفرانساتی جیهانی بکات ئەم فرسەتانە لە بەردەم مامۆستایەکی زانکۆ ڕەخساوە هەتاوەکو ئێمە داوای ئەوەی لێ بکەین کە وەکو مامۆستایەکی زانکۆ دەور ببینێ مامۆستای زانکۆ ئەبێ ئەم هەموو بوارەی تۆ لە بەردەما بڕەخسێنی ئایا تەداخلاتی حیزبی و دەستی حیزبی لە ناو زانکۆکانە چی لە مامۆستای زانکۆی کردووە شخصیەتی مامۆستای زانکۆی چی لێ کردووە ئایا قەیرانی دارایی کە تۆ یەک فەرماندەر ئەەکەی بۆ هەموو فەرمانبەرانی هەرێم چی لە مامۆستای زانکۆ کات ئایا مامۆستایەکی زانکۆ ئەبێ بچێت لە دەرەوە بگەڕێت بۆ ئیش کە زۆرینەی مامۆستای زانکۆ ئێمە لە دەرەوە بەشێکی زۆری بۆ ئیش ئەگەڕێتە تاوەکو بتوانێت قەرەبووی ئەو داهاتێ بکاتەوە کەنات لە ناو زانکۆ بۆی ناڕەخسێنرێت ئەمە هەرچەنە و پرسیارە لە من نەکراگیناوە زۆرتر ئەچوومە سەری و دواتریش دەتوانین باسی کە شکۆی مامۆستا چۆن ئەم کابینەی نوێم شکۆ جارێ هیچ نکات بەس شکۆ بگەڕێنێتەوە بۆ مامۆستای زانکۆ یەکەم ئەو شتە کە ئەکرێت ینی بە دەستێوەردانی حیزبی لە ناو جامعەکانە یعنی ئەو نادادی کە لە ناو زانکۆکانە بەڕاستی ئەکرێت بوونی یاسا ینی ئێمە ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستانە هەیە وابزانام یاسای ژمارە دەی ساڵی 2010 لە 2010ەوە تاوەکو ئێستا هەموار کراوە پیاچوونەوەیەکی بۆ کراوە چه سیستمێکی زانکۆیی خۆی ئەبێ ئێمە موئەسسەسە بین نەک ئێمە هەر ڕۆژەیەکی یەک گۆڕانکاریەکە کات هەر وەزیرێک دێ سیستمێکدا ڕێژێ لە ناو زانکۆکانە دوسێ ساڵم سیستمە نازانی چۆنیشی لەگەڵ کۆمەڵێک مامۆستای زانکۆ و کەسانی ئەکادمیە چونە پەرلەمان و دواتریشە چونە لیژنەی پەروەردە خوێندنی باڵا بۆچی دەوریان نەبووە بڵێن ئەم یاسایە پێویستە هەموار بکرێتەوە لەگەڵ واقعی خوێندنی باڵای ئێستای هەرێمی کوردستان بگونجێت ئاخرگیرێت ئایا وەزیری خوێندنی باڵا جەنابی وەزیر وەزارەت داوای کردو لە پەرلەمانی کوردستان یا لە پەرلەمان بڵێت یاسایەکم پێویستە هەمواری ئەم یاسایە ئەەکەمەوە وەزارەت خۆی هەماهنگ بێ لەگەڵ پەرلەمانە ئایا ئامادەی هەبووە نەک بڵێن ئەم وەزیریان وەزیرەکانی پێشوێمە لە 2010ەوە بۆ ئێستا چەند وەزیری خوێندنی باڵامان گۆڕیوە معقولە هێشتا یاساکە هەموار نەکراوەتەوە لە ناو زانکۆکە یادگار سێ هەڕەمێک هەیە کە بریتە لە خوێندکار و لە پرۆگرامی خوێندن لەگەڵ خوێندکار مامۆستا ئەم سیانە ئەبێت تۆ هەر یاسایەک دەرئەکەی بزانی پێگە و مۆقعی ئەم مامۆستانە ئەبێت چی بێ یعنی تۆ یاسایەک دەرەکەی لە 2014ەوە ئەو ئیفادەی کە بڕیارە هەموو مامۆستایەکی زانکۆ ساڵانە بچێت لە دەرەوە بەشداری کۆنفرانسێ بکە لە 2014ەوە بڕاوە لە 2014 نتوانراوە مەسلەی 2014ەوە بڕاوە بەڵام لە 2014ەوە تا ئێستا بۆ کۆمەڵێک خەڵکەر بەردەوام بۆ کۆمەڵێک خەڵک من نادادی ئەڵێم نادادی چی کردووە لە مامۆستای زانکۆ کە لە ناو زانکۆکانە هەیە یەک شتی تر بڵێم بۆ نمونە یەکێ لەوانەی کە ئێمە مەسلەی منهەج هین دانراوە هەگبەی مامۆستا دانراوە لە تقریبان 6 ساڵ 7 ساڵە شتێگەی پێڵن هەگبەی مامۆستا کە ئێمە 2 مانگی خوێندن مێشکمان بە هەگبەوە ئێستا حەزەکەم ئێمە خوێندنی باڵین توێژینەوەیەک بکرێ ئەو مامۆستانەی لە ماوەی 6 ساڵە یەکەمەکان بوون و پلەی باشیان لە هەگبە و توانای زانستی و خوێندکاری لێ ڕازیە یەک چێک بکرێ بڵام لە زانکۆکانە ئەمانەت چەندێک دەستخۆشیان لێکراوە و چەندێ براونەتە پێشەوە ئەوانەی کە لە پۆستان لەبەرەوە مۆزوعەکە زۆری ئەوێ ئێمە ئەبێ قسە لەسەر گەڕانەوەی هەموو ئەم بابەتانە بێگومان دێمەوە لات و وردە وردە لەسەر یەک بە یەکشی ورتر ئەوەستین سوپاسانەکەم دکتۆر نەزاکەت دکتۆری برایم بێمە لای جەنابتان من ئەم شەو هەوڵەدەم سوود لە تواناکانی تۆ و شارەزایی و ئەزمموی تۆ هەم لە بواری خوێندنی بڵین زانکۆ حکوومیەکان هەم زانکۆ تایبەتەکان وەربگرم بابەتێک زۆر زۆرە وروژێنرێت و لە سەرەتای هەموو کۆرسبووکێک ئەنووسرێت کە قوتابی و خوێندکار سنتەرن لە ناو پۆل
قوتابی و خوێنکار سنتەرن لە ناوپۆل بە و مانایی کە زۆربەی ئەرکەکان لەسەر ئەوانە ڕەنگە مامۆستا بەس کاری بەڕێوەبردن و ئیداری بکەوێتە ئەستۆ. ئەمە لە زانکۆ حکومیەکان تا ئێستا نەبینراوە، لە زانکۆ تایبەتەکانی شوایە و لەو ڕووەوە قوتابی تا چەندە سنتەر بووە بۆ بابەتێکی دیکەش ئەگەر بتەوێت ئیزافەی بکەیت. سپاس کاگادگار. زانکۆی کوردستان بەڕاستی تایبەتە، یعنی زایکۆیەکی خاز نییە، زانکۆیەکی حکومیە، بەڵام یەک فەرقی هەیە لەگەڵ زانکۆکانی تر سربەخۆیە. باش ئەو سربەخۆیە دەسەڵاتێکی زۆری پێداوە کە ئەو شتەی بێوێتن جێبەجێی بیکە. من لە 6 ساڵ یاریدەری سەرۆکی زانکۆی سەلاحەدین بڵێ ئێمە بەڕاستی دەستمان بە ئەکەرەبسە کراوە لەبەر ڕێگولیشن و ڕێنمایەکانی وەزارەت. ئەو ڕێنماییانە لەبەرەوەی دکتۆر بمبورە بەرنامەکە کار لەسەر پێشنیازەکانەکەین بۆ چاکردنیش خراپەکان پێم خۆشە بۆمان باسکەی لەکوێ کورتی هێناوە خراپ بەس با سێنتەرەکە باسکەم. ئێمە بەڕاستی لە زانکۆی سەلاحەدینی زۆر هەوڵماندا کە بۆ نمونە کە دەڵێن قوتابی سنتەربی ئەو هۆمێرکەوە ئەو ساعاتانەی قوتابی لە ماڵەوە دەیخوێنێ بۆی بە یەکەی خوێندن حساب بکرێ. مامۆستا چونکە تەڵەبە بەڕاستی ئێستا ئەو کورسی کە مامۆستا دێ دەڵێتەوە لە کلاس کە لە کلاسەکە دەچێتە دەرەوە لە یوتیوب سەیری محازرێکی زانکۆی ستانفۆرد دەکات، سەیری زانکۆیەکی مۆنەش دەکاتن، لەوانەیە لەوەی تۆ باشتر بێ. بە بۆچی فرسەت نەدەینە تەڵەبە بچێ لە یوتیوبیش محازرەکە سیرکە لەبەرەوە ئەو کاتە ئەسایمنت و پرۆژە دەوری ئەساسی هەبێ نەک ئیمتیحانات. لە زانکۆی کوردستان ئێمە ئەوە دەکەین و زۆر سەرکەوتوشێت تێدا، بەڵام لە زانکۆی سەلاحەدین نەمان دەتوانی ئیتر بەرهەڵسکاری لە پێداویستیەکانی خوێندن و ئەتەرنێتێکی باش و خوێنێکی مانەوەی ژیانی باش و بە شەناوخۆیەکی باش بوو کە نەیەتوانی خوێندکارەکە تۆ ناچاری بکەم کارانە بدوایە. ئەوە بۆیە لە زانکۆیەکی وە کوردستان جێبەجێ دەکرێت، لە زانکۆیەکی خاوەن 26,000 قوتابی لە زانکۆی سەلاحەدین جێبەجێ ناکرێت. بێ بۆسە ڕێگولیشنەکە باش کاگادگار ڕێگولیشنەکان لە وەزارەت چۆن دەرەچی. جارێ ئێمە یاسای ژمارەدەی ساڵی 2008مان هەیە کە ئەوە خێمەی یان ڕەشماڵی هەموو ڕێنمایەکە هەر لەوێ شتێک هەیە لە دوو کۆپیەکی عەربی و کۆپیەکی کوردی هەیە. لە هەندێک شوێن لە کۆپیە کوردیەکە نووسراوە بە ڕێنمایی دەکرێت ئەو شتە، لە کۆپیە عەربیەکە نووسراوە بینیظام کە ئەم دووە فەرقیە. ڕێنمایی دەسەڵاتی وەزیرە، نظام دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە. لەو ڕێگەیەوە وەزارەت کۆمەڵێک شتی کردووە نازانێ ئایا عەربیەکە بکاتە ڕیفرەنس یان کوردیەکە بکاتە ڕیفرەنس. من لە زۆر لەو لیژنانەدا بووم کە لە وەزارەت جێبەجێ دەکرێت. لەوێ وەگەیشتیمە یەک خاڵ ئەوەیە بەڕای من لە کابینەینۆ شتێک هەبێ لە دەرەوەی وەزارەت ڕێنمایەکان دابنێ. باش وەکو لە ئەمریکا هەیە چیا هەیە کاونسلی های ئەجوکیشن، لە تورکیا هەیە، لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکان هەیە دەستگایەکی سربەخۆ هەیە ئەو ڕێنمایی دادنێ. چونکە بەڕاستی کاتێکە لە وەزارەت دادنەی ڕێنمایەکان دوای هەر لە وەزارەتیش ڕێنمایەکان جێبەجێ دەکەین، واتە لایانی تەشریعی و تەنفیزی یەک کەسە. ئەوەش تووشی ئەومان دەکاتن کۆنفلیکتی ئینترستمان دەکاتن لە ئەوە. هەندێک ڕێنمایی بۆ نمونە 2 ساڵ لەمە و بەرهات کە هەیکەلی زانکۆکان بچووک بکرێتەوە بۆ ئەوەی چۆزێک لە داهات سەخەرزکردنی داهات ئەو شتانە کەم بکەینەوە. دەزانی ئەمن لەو لیژنەیەش بووم تەمەشام دەکرد ئێمە لە زیاتی ئەوەی بەڕاستی هەیکەلەکە بچووک بکەینەوە ئەو مدیرەی کە بە قووەت بوو مدیریەتەکانی تمان زۆرتر دەدا ئەوەی کە لاواز بوو مدیریەتەکانمان لێ دەسەنەوە. دوای کە لە ئاخیری تەمەشایەکەم کرد تەمەشام کرد ئێمە بەڕاستی هەیکەلەکەمان زۆر بچووک نەکردەوە. دیسانێکەوە خەتای ئەوە بوو ئێمە بۆ خۆمان جلکێکمان بە بەرجی خۆمان دەدووری. ئەگەر بەهات باە و لە بۆش دەڵێم لە دەرەوەی وەزارەت بکرێ. بەڕاستی خوێندنی باڵەکە یادگار هوەر نییە چەندی ئیبداعی تێدا بکەی جوان و باش بێ. خوێندنی باڵە ستاندەرە چەندی ئەتوو بە دوای ڕێنمایی و ستاندەری جیهانی بکەوی ئۆندە باشە. لەبەر ئەوە تو ناتوانێت زۆر شتێنراوە لێرە کۆپی پەیست کراوە بەڵام ئەوترێت لەگەڵ واقعی ئێستای خوێندنی باڵان ناگونجێت. بۆچی زۆر بە کورتی ئەوم پێ بڵێ دکتۆر، بۆچی ئەوەی تۆ باسێکی لە ئەمریکا هەیە بۆ منە لە تورکیا هەیە لە وڵاتانی دیکەش هەیە لە دەرەوەی زانکۆکانەوە کار بۆ واکرێت کە ڕیفۆرمی ناو زانکۆکان شوێنی خۆی بگرێ نەگوەکو جەنابەت ئاماژەت پێدا بۆ ئەوەی چاکی بکەن سیرەکەن لە نەتیجەی خراپترتان کردووە. هەوڵێک هەبوو لە وابزانام سەردەمی کاکتۆر لاوەر یاسایەکی نوێ ئامادەکرا و لە پەرلەمانە وابزانام خوێندنەوەیکی بۆ کرا و دوای وەستێنرا، بەڵام ئێستا دوای ئەوم ساڵ ئەویش کۆن بووە دەبێت دیسانێکە مراجعه بکرێ. بەڵام بەو یاسایە من دیسا لەگەڵ ئەوم حکوومەت تاسک فۆرسێک دروست بکە مەسەرەن کەسانی شارەزا 20-40-50 لە هەموو زانکۆکانی کوردستان زۆر کێشە چارەسەرەکە یاسایەکی نوێ بە وەزارەتی خوێندنی باڵا زۆر سپاس دەکەم. دکتۆر نالی بێمە خزمەتی ئەوەیەوە لە زانکۆی کۆیەوە هاتوون. پێم خۆشە بزانم کە
ئەو زانکۆیانەی تا ڕادەیەک لە چاو زانکۆی سلێمانی و زانکۆی سەلاحەدین نوێترن ئەو ئاستەنگانە چین لە بەردەمیان کە ڕێگرن ئاستەنگن ڕێگەیان لێگرن لەوەی کە خوێندنی باڵا لە زانکۆکان پێش بخەن و لەو ئاستە نەبێت کە پێویستە. دەست خۆش کاگەگەل ئەو تۆرە گرینگە ڕاستی پێم وایە کە خوێندنی باڵا خۆی منزومەیەکە سیستەمەکە زانکۆی کۆێژ بۆ حکومێکە یەکەم زانکۆ بوو کە لە قەزایەکانی هەرێمی کوردستان ساڵی 2023 دامەزرا بەدەر نییە لەو کێشانەی کە زانکۆیەکانی تر هەیەە بەدڵنیاییەوە زیاتر گرفتی ئەوەی هەیە کە گرفتی لەو زانکۆیان زیاترە کە لە بابرین پارێزگایەکان هەنا باش ئەمە لە کۆیە بەداخەوە کە وەکو هەموو زانکۆیەکی تر مەسەلەی خێرایی دارایی زۆر کاریگەری کردیە ئەوەندێک کە ئەمە لە بەرپرسانی زانکۆ جێمالی دەبیتن کە شایستە داراییەکانی کە لە بۆ زانکۆی کوێ سرف دەکرێت بە بەراو لەگەڵ زانکۆیەکانی کە بە قسەی کە سەرۆکی زانکۆ بە قسەی یاریدەرباری کارژەری کە کەمترە لە ئەکانیکەوە بەداخۆک ئەوەی کە دەیبینین لە زانکۆی کوێ ئەمە لەوەتی کە ڕنکینگی زانکۆکان پەیدا بووە دەتوانین بڵێن دو ساڵی یەکەم ساڵی سێمیش لە زانکۆیەکانی کردووە کە پێش کەوتنێکی ڕواڵەتی و زاهری دروست بێت لە ناو زانکۆکانە یان بە فعلی ڕۆڵی هەبووە لەوەی کە زانکۆکان پێش بکەون چکە من ینی تا ڕادەیە کەس بەوە ئەکرێ کە مەبەست بەس ئەوەیە کاتێک دێن تەقیمەکرێت ئەسسمنت و هەڵسەنگاندن ئەکرێ کۆمەڵێ شت بخرێتە پێشچاو بۆی بڵێن ئەم زانکۆیە چۆتە پێشەوە بەڵام لە کڕۆک و ناوەڕۆکە زۆر بەڕاشکاوی وەڵامم بیتەوە سپاس دەکەم پێشکەوتن بەدیەکرێ کاتێ ڕانکینی زانکۆیەک ئەیمان نییە لە سیەوە بۆ نمونە دێتە بی هیچ کاریگەریەکی نییە لەسەر زانکۆیەکان تەنیا شتێکی ڕواڵەتیە ئەم ڕنکینکە زۆر جار هەبووە ڕنگدانەوەی خراپی هەبوو لەسەر ئاستی زانستی خوێنکاران هەر بۆ نمونە ئێستا لە ئێستادا گەرت مامۆستانی بەڕێزم هاوڕان بن کە پێشبڕچیەکی زۆر بەهێز هەیە لە نێوان زانکۆەکان دەربارەی ڕنکینگ ئەوە ژوای کردیە کە کودەرێک سەرۆک زانکۆکان کەسەکانی کە پەیوەندیدارن بە سەرۆکی زانکۆ زیاتر تەرکیزیان لەسەر ڕنکینگ بیتن بەڵام ئەمنە کە مامۆستای زانکۆ بوویمە هیچ کاریگەری نەبوو لەسەر من یعنی ئەو ڕنکینکە ئەو یەکەم بوونە یان لە گروپی ئەیە بیە هەر گروپەکانی پێشەوەیە هیچ خاڵێکی پۆزتیفی نەبووە لە بۆ زانکۆکان ئەوە ژوا دەکاتن کە ساربوونەوە کەبی لە بۆ زانکۆیەکان یعنی مامۆستا ئەمن وەکو مامۆستا یان هاوڵەکان پێشنیازت چییە لەو ڕۆوە دکتۆر پێشنیازت چییە لەو ڕۆوە بۆ کابینەی نۆیەم بۆ وەزارەتی خوێندنی باڵا و بۆ ئەو کەسی کە ئەبێ بە وەزیری خوێندنی لەو ڕۆوە تایبەت بە ڕنکینگ بێگومان ئومێد دەکەم کە ئەو زانکۆیانەی کە بۆ نمونە لە گروپی یەکەمەنیان دەستکەوتی باشیان هەیە لە ڕنکینگن یان گرنگی زیاتریان پێ بدرێت زیاتر هەوڵ بدرێت ساردیان نەکرێتەوە ئەمە ئەو پاشەکشەم لە زانکۆی کۆیە بینی بەڕاستی سپاس دەکەم دکتۆر بەڵێ ئەزیزان ئەچمە لای دکتۆر شیرین حوسنی پرۆفیسۆری هاریکار لە زانکۆی زاخۆ و ئەندامی پێشووی پارلەمانی کوردستان بەڵام بەر لەوەی پرسیارەکەم کەم سەبارەت بە ئاستەنگەکانی بەردەم بەرەو پێشچوونی خوێندنی باڵا لەو دەڤەرە ناوبڕێکی زۆر کورتوەرەگرین و ئەگەڕێمەوە خزمەتی دکتۆر. بەڵێ ئەزیزان دووبارە سڵاوتان لێبێت سڵاو لە ئێوەش دکتۆر شیرین سوپاس بۆ کاتێ بە ئێمە و بە بینەرانی بەرنامەی کابینەی نۆیەمی ئەبەخشن ڕێک لەو پرسیارەوە دەست پێکەم بە حکمیەوەی ئێوە لە ماوەی ڕابردوو لە پارلەمانی کوردستان وەکو پارلەمانتارێک خزمەتتان کردو یەکێک لەو باسانەی لێرە لە ستۆدیۆی ناوەند کرا ئەوە بوو کە ئەو کەسە ئەکادیمیانەی ئەوانەی کە لە با بڵێن لە سلکی خوێندنی باڵان ئەچنە پەرلەمان بۆچی بیر لەوە ناکەنەوە کە گۆڕانکاری بکرێت لە یاسای خوێندنی باڵا بە ئاراستەیەک کە لەگەڵ واقعی ئێستای هەرێمی کوردستان بگونجێت و ڕۆڵی هەبێت لە بەرەو پێشچوون نەک ئاستەنگ بێت لە بەردەم بەرەو پێشچوون.
سلااف دەست پێکێ سلااف بوو تا و میهوانên te yên barêz سلااف بوو hemî bînerên Kurdistan 24 pisyara te pisyareka gelek giring e bi taybetî xola çû ya Parlemanê Kurdistanê ji mareyeka zor ya mamostayên zankoyê kesanên akademî kesanên bispor kesanên şareza di nava Parlemanê Kurdistanê de hebîn gelek hewlên ciddî jî medan ku guhorîn bikefte سیستمی خواندن بلند ل هرم کردستانه برای پیشوچونکی باش بچد گهریم که تا یاسا وزارت خواندن بلند چون که براستی یاسا وزارت خواندن بلند پیوستی به هموار کردنه هیا چون که سال بو ساله گهرین و پیشوچون باشتر درست بنش برهند پیوسته اف یاسا جی نمینه توکی خو هر 2 ساله هر 3 ساله اف یاسا بته هموار کردن لی او بارودوخ هاتیه پیش دخول ما پارلمانی دا خلقاندن قیران سیاسی جلای هندک لایان سیاسی و کشان هندک لایان سیاسی جناب حکومت قصیریه که مازن اخست کابینه هشته حکومت هرم کردستانه پکفتن اخست پارلمان کردستانه هماهنگی لوازی هماهنگی دنوبر وزارت خواندن بلند و پارلمان کردستان دا منشیا وکو آستکی پیویست ده آست پیویست ده ام خدمتا سلکیان جی سیستم خواندن بلند و توجینوا زانستی لهرم کردستان بکن برز مدفت از اشارت هندک لوازی و هندک وان کشو گرفتت مازم بدم اوید دخول مدا کوما دیتی دو به هول داین کو بین چاره سر کردن لپلی بورین و او کشه اول چندین ساله هول بود این دان و نهاتین چاره سر کردن حتی که دست پی که ما هیوی امید که مازن بسر کرده گنج کاک مسرور بارزانی هیا سروک حکومت راسپاردی بو کابینه نه کو ده گهورین باش درست کتن ده خالم باش و دستکفتم باش هم دوباره زانستی ده و هم دوباره آودان کرنه ده کاچوال چندین سال دستگاه امنی و امن و آسایش و هرم پاراستیه مگومان تدانینه کو دوباره آودان کرنه و دوباره زانست و خوندنا بلند و ده دستکفتم باش بوم پیدا کتن لی دست نشان کرنا وزیری جی و دست نشان کرنا کسی اکید ناو وزارت خواندنا بلنده زور گرنگه به تایبتی دوید اولایانه او اف وزارت بیه حساطه مەبەستمە لەسەرەوەش گفتوگۆیە بکەین ئایا ئەوەی ئەبێ بە وەزیر گرنگە یان ئەوە گرنگە کە وەزارەتی خوێندنی باڵا فەلسەفە و ستراتیژی هەبێ هەر کەسێک ببێ بە وەزیر وەکو نەخشەیەک وەکو نەخشە ڕێگایەک بەکاری بێنێت و دوای بکەوێت و پەیڕەوی بکە واتە قسەی من بە دیاریکراوی لەسەر ئەوەیە کێشە لە ئەشخاص و کەسەکانە یان کێشە لەوەیە کە وەزارەتی خوێندنی باڵا ستراتیژەکەی وەکو پێویست ناتوانێت کەرتی خوێندنی باڵا باتە پێشەوە بڵێ ئەم بە بەهدینیت بێژن تە دەستی خوا دەینۆ سەر برینێ کێشە دە هەردوو کۆدە هەر کابینەیەکات ئێتە گوهۆڕین هەر وەزیرەکێت ئێتە گوهۆڕین دناف کابینەیەکە نویدا یا هەمی بریار و پێشنیار و ئەوێت وەزارەتە و کابینە پێشوی هەمیە فەراموشت کرد هەندێک بریار و تشتێن نیتر دەرێت خەتەن و درێژە پێ نادتن وان خاڵێن باش یەکول وەزارەتە پێشوی یانژیل کابینەیە پێشوی هاتینە داناندا و سیستەمێکی سەرکەفتی بێتە دروستکردن مەبەستا من و هەر وەزیرێکی هات لدیف میزاج و لدیف تێگەهشتنا خوا دێ سیستەمی وەزارەتە خواندنا بلند گوهۆڕەت و gelek نمونە سەرvê çendê me hîn yani êkî wan nimûna meselan vê kabînê de ev sîstemê wergirtina qutabiyan li herêma li zanku peymangehên herêma Kurdistanê ev e êkiş giriftin here mezina ساڵانەت ئێتە پێش هەم کێشە بۆ قوتابیا دروستت بێت هەم کێشە بۆ وەزارەتە خواندنا بلند دروستت بێت سیستەمی زانکۆلاین کابینە چووی هاتە داین سیستەمێکی باش بوو بەلێ سیستەمێکی باش بوو عەدالەت تێدا هەبوو جیاوازی دناوبەرە معدلات یان جی تکرار نمرێت قوتابیادا نەبوو لێ divê kabîna heştêda ku ev wezîrê hatî dusê sîstemê dî yan dusê modelê dî gel zankolayên lawaz kir û hindek sîstemê dît gel hatne peyrewkirin û me dît ew fawzaya par درست بی دوارگرتنا قطابیان دا نداد پروریه که گلک مازن درست بی جیاوازی دنابره معدلات های خودان معدل 6 لم باره و دکتور شیرین لم باره و پیشنیاستان چیه بو ام کشه دوباره نبیته زور زور بکوتی خودان معدل 85 حتی 10 المال نشته خاره
بله پێشنیارەمە ئەوە ئەف وەزیرێ بێتە دانان دەوێت کابینێدا نەکەوێتە ناف ململانە باڵباڵەیە حزبی و نەکەوێتە دەستێوەردانە کەوێتە شەڕی دەستێوەردانە حزبی بڕیارên وەزارەتێدا وەزیر سەحکەتە خاڵێن پێشتریە وەزارەتا چووی کیش خاڵشوانە باشن درێژێ پێ بدات ئەو خاڵێت لاواز فەرامۆش بکرد هەندێک خاڵێتی بێنە دەپێش بەێ هەماهەنگیەکە باش دناوبەرەوان و وەزارەت و پەرلەمانیدا هەبەتەن یاسا بێتە هەموارکردن یاساین باش بێنە دەرکردن سیستم تایبەتی سیستمی وەرگرتنە قوتابیان ئەوە من بەحث لێکری هەماهەنگیەکە باش دناوبەرە وەزارەتە خواندنەوە بلند و وەزارەتە پەروەردەدا هەبێت یعنی دکتۆر شیرین من دێمەوە خزمەتان بۆی زیاتر لەسەر و خاڵانە قسە بکەین کە ئاماژەتان پێدان زۆر زۆر سپاس دەکەم میوانی دیکەشم هەیە لێرە دێمەوە خزمەتان من ئەزیزانم ئێستاشە چینە لای ئەم میوانە ئەزیز و بەڕێزانی دەستە چەپم مایکەکە لای کێیە قسە لەسەر خەم و کێشە و پێشنیازەکان بکات هەتا کورت و پوخت بێ باشترە فەرموون ئەم کەتتان باش ئێمە زۆر خۆشحاڵین ئەم شەو لێرەنا بۆ ئەوەی ئەو کێشانەی کە هەیە ببینە هۆکارێک ئەم شەو چارەسەریان بکەین لە کابینە نوێدا تەبێ ئەمە بە نوێنەرایەتی دەرچوانی تواناسازی لێرەین ژمارەیەکی زۆر زیاتر لە 800 بۆ 1000 کاندید کە ئێستا لە کێشەیان هەیە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و حکوومەتی هەرێم کێشەی دەرچوانی تواناسازی لە کاتی ئێستادا ئەوەیە کە شایستە داراییەکانیان بۆ سەرف نەکراوە تەبیعی کاندیدان کە لە دەرەوە خوێندنیان تەواو کرد ڕەچاوی بارودۆخی کوردستانیان کرد لەسەر ئەرچی خۆیان درێژیان بە خوێندا و خوێنیان تەواو کرد کەوتنە سەر باری کۆمەڵە قەرز و زەحمەتی لە 2017 لە مانجی سێ بە فەرمانی ڕێزدار سەرۆکی حکوومەت سیروان بارزانی 30 میلیۆن دلار بۆ دەرچوانی توانەسازی خەرج بکرێت بۆ ئەوەی شایستەکانیان پێ بدرێتەوە لە مانجی چار فەرمانەکەوا بوو کە هەر مانگێک 10 میلیۆن سەرف بکرێتن بە سێ بەرکەوتە ئەوە بوو کە لە مانجی چار بەرکەوتەیەک سەرف کرا بە مانجی ئەوەی ئێستا ئێوە ماوتانە پێتان بدرێتەوە بۆتان بگەڕێنرێتەوە چەندەوە پێشنیازی چ میکانیزمێکەکەن بۆی وەری بگرنەوە خۆی میکانیزمەکە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە دراوە بە ئەنجومانی وەزیران بەڵام ئەوەی لای ئێمە سەیرە هەتا ئێستاکە کە لە 2017 هەتا ئێستا کە فەرمانی پێ دەرچووە لە ئەنجومانی وەزیرانەوە ئایا بۆ فەرمانەکە جێبەجێ نەکراوە کە فەرمانەکە دەرچووە بە سەرفکردنی دوو بەرکەوتە سەرف کرایە بەرکەوتێ سێم سەرف نەکراوە سپاس ئەچمە لای ئەگەر ئەو خاتونە قسەی هەبێ بەڵێ فەرموو بەڕاستی چەند ساڵە وەزارەتی خوێندنی باڵا سەر زۆر لە قوتابیان دەشێوێنی بۆ ئەوەی سیستەمەکان زوو دەگۆڕن بۆ نمونە سیستەمی پارک کە سیستەمێکی ڕاستە و خۆ بوو ئەو بۆی حەقێکی زۆری تەڵەبان خوڕە بەهۆی ئەوەوە یاوەکۆی کە سیستەمی خوێندن یا ئیکاتە سەنەوی دوای کاتەوە کۆرسات ئەمە سەر لە تەڵەباشێ بۆ ئەوەی کێشەیەکی بۆ ئێوە دروست کردووە بەڵێ کێشەکە لەوێ مەسەلەن سەنەوی تۆ لە ئەخیرا بێ هەمووی بخێنی لەسەرتە زۆر ناخۆشە بەڵام کۆرساتەکە نیوە نیوەیەوە باشترە بۆ تۆ یا نۆز هێن زیادەکە مەسەلەن دەرسی وەزاری لە ناوەکاوەوە یا لە ناکاوە هەڵبژاردن نکاتەوە بە شەرحیا شەرح دەکاتەوە بە هەڵبژاردن تۆگەر سەیرێکی خوێندنی شەرحیات جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ خوێندنی هەڵبژاردن بە شێوازێک ئەیخێنی تێگەیشتن بێ زۆر سپاسانەکەم بچمە لای نوێنەری یەکەمەکانی زانکۆ لە ماوەی ئەگەر هەستیتە سەر پێ بۆی لە کامێراکەەوە زۆر جوان دەرکەوی بۆی هاوڕەکانیشت ببینن کە لێرە نوێنەرایەتیانەکەی بڕواتانە بێ مامۆستایان لە ماوەی 24 سعاتدا یەک پۆستم کردووە نووسیومە بەم زوانە بەرنامەی کابینەی نۆیەم نەمنووسیوە لەسەر چییە 1200 کۆمنت هاتووە زیاتر لە 1000 کۆمنتی یەکەمەکانی زانکۆن ئەڵێن بۆ خاتری خوا فریامانکەون بە تایبەت ئەوانەی 2015-2016 شاشە بۆ تۆیە و مایکیش بەدەستی تۆیە بە کورت و پوختی خەمەکانتان باس بکە زۆر سپاسکە گیابیار بۆ دەرفەتە دەستخۆش یەکەم بە خێراتنی میوانە بە ڕێزەکان دەکەم وەک جەنابەت لە پێشەکەیەوە دووبارە ئاماژەت پێکرد من یەکێکم لە نوێنەرانی قوتابیەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ پەیمانگە حکوومیەکانی دەرچووی ساڵی 2015 بۆ 16 وەک جەنابەت ئاماژەت پێکرد ماوەی 3 ساڵە خوێندنمان تەواو کردووە وەک خۆت کرد بە هاشتاگ بە کەمپین بە کۆمنت بە سەرجادە یعنی بە هەموو ڕێگاکان ئێمە تاوەکو ئێستا
نەمانتوانیوە دەنجی خۆمان بگەینینە ئەنجومەنی وەزیران و ئەوش پابند نەبووە بە دامەزرانەوەی ئێمە لە کاتێکە کتابی ڕسمیمان بۆ کراوە لە وەزارەتی خوێندنی باڵاوە لە 23 حوتی ساڵی پار کەوا ساڵێک بەسەر کتابەکە هاتەیە پەڕێ و 20 ڕۆژێکی ماوە و خەمساردی خوێندنی باڵاش لێرە دەرەکەوێت ئەوان تەنها کتابێکیان کردووە بە دوواداچوونیان بۆ کتابەکەی خۆیان نەکردووە ساڵێکە کتابیان لە ئەنجومەنی وەزیرانە تەنها ئەوەندانێ ئێمە کتابمان کردووە نەچوون بە دوواداچنی بۆ بکەن ئەنجومەنی وەزیران لە پێشترا خۆش داگەداری بەچە بەرنمەیەکی مندا لە پاسی یادگار جەنابی دکتۆری وەزیری خوێندنی باڵا توێژینەوەی زانستی ئاماژەی بەوە داوتی ئێمە بە دوواداچوونمان کردووە بەڵگەشی ئەوە بوو کە لە 14 لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیران باس کراوە دیسان وتوانە بڕیارمان لێداوە بەڵام دوای ئەوە دیسان بێدەنگی لێ کراوە کاگادار سەبارەت بۆ کۆبوونەوەی 14 یعنی زۆر قسەی لەسرە هەموو لایەنەکان بە دڵی خۆیان باسی ئەو ڕۆژاکەن کە فەرمانی دامەزرانی ئێمە دەرچوو بەڵام بە شێوەیەکی زارەکی باشە کەواتە بۆ داهاتوو ئەڵێ من بووم جەنابی کەسێکی تر ئەڵێ من بۆ داهاتوو داوای چی ئەەکەن ئێمە کابینەی نۆیەم هەموو چین و توێژەکان لە کابینەی نۆیەم کابینەی تازە بە ئومێدن و هەمویان ئومێدێکی زۆر باشیان پێێتی داواکارین کاری لە پێشینەی کابینەی نوێ و یەکەم کاری بێگەڕانەوەی ئومێد بێ بۆ خوێنکاران و دروستبوونەوەی چێبڕچەی زانستی و دامەزرانەوەی ئێمە بێ کە قوتابیان ئاسی زانکانی مامۆستانە توان پرسیاریان لێ بکەن زۆر دابەزیوە و خۆت مامۆستای زانکۆی قوتابێک بە 50 دەرچێت لەگەم منێک بە 90 دەرچووم هیچ جیاوازیەکی نابێ وابزانە مەگەر دامەزرانەوەیان نەبێ زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ زۆر هەر بژیت ئەو خاتونش با قسەی خۆی بکات سڵاتان نەبێ من ئاسیام قوتابی کۆلێژی پزیشکیم لە زانکۆی هەولێری پزیشکی لێرەوەکو قوتابیەک باس لە هەنێک کێشە ئەەکەم هەکێک لەو کێشانەی کە لە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتێکی یەکێک لە وەزارەتە گەورە و گرانەکان بۆ بەڕێوەبردننی وڵات باس لەوەکەم کە لە وڵاتی ئێمە بەداخەوە گەورەترین کێشە کە دەست بخێتە سەری نەبوونی سیستەمە لێرە مامۆستا بۆ بە سیستەمی خۆی مامۆستا ئەم کێشەیە کە دروستە بێت لە زانکۆکانە هەمووی ئەوەیە لەسەر یەک ڕێڕە و ناڕۆن کاتە نەبوونی سیستەم گەورەترین کێشەیە بە کورتی باسی ئەو بابەتە بکرێت زۆر لە کابینەی نوێمە جەخت لەسەر ئەو بابەتە بکرێتەوە بۆ وەزیری داهاتوش خاڵی دووەم کە لێرە ئەبێ باز بکرێت بەداخەوە ئەوەی لە کوردستان بە تایبەتی لە ناو وەزارەتی خوێندنی باڵایە ئەکرێت ئەوەندە گرنگی ئەدرێ بە چەندێتی ئەوەندە گرنگی نادرێت بە چۆنێتی ئەوەندە زانکۆکان خەمی ئەوەیانە کە چەند کەس چەند قوتابی ئەخەنە ناو بازاری کار و بۆی خزمەت بە کۆمەلگا بکەن ئەوەندە خەمی ئەوەیان نییە باشە ئەم قوتابی ئەڕوا چی ئەکاوە چی سوودی هەیە وەکو ئەش بینین بەداخەوەی کە بەرهەمی وەزارەتی خوێندنی باڵا ئەبێت چەندین داهێنەرمان هەبێت خۆزگە وەزیر لێرە بووە بووم تا ئەو بم پرسیایە باشە ئەو داهێنەرانی پێمان بناسیایە کە زانکۆکان بەرهەمیان هێناوە خاڵێکی تر کە تۆ پێ دوایە زانکۆکانمان کارگەیەکن بۆ بەرهەمێنانی دەرچووی زیاتر و کاریگەریان لەسەر بازار و لەسەر هەلی کار و لەسەر ژیانی ئەو هاوڵاتیانش نییە کە چاوەڕێکن لە زانکۆوە گۆڕانکاریەک باڕاستەیەکی باش بەسەر ژیانیاندا بێت دڵنیاییەوە لە 100% بەو جۆرەیە ینی ئەوەی کە لێرە هەیە بەداخۆستە من بڕۆمە ناو کۆمەلگا بڵێم قوتابیێکی زانکۆم هیچ لایەن گرنگ نییە بۆ چکە گرنگی نادەن کە جاران بوون بە قوتابی زانکۆ خەون بوو زۆر سپاس دەکەم هاوڕیانم پێمەڵێن کە پرۆفیسۆری هاریکار دکتۆر نەزار خورشید مامۆستای زانکۆی دهۆک ئامادەیە من گفتوگویەک لەگەڵ ئەوانەکەم و دێمەوە خزمەتی ئێوە بۆی ئێوەش قسەی خۆتان لەسەر قسەی ئەوان و لەسەر کۆی پرسەکان بکەن دکتۆر نەزار سڵاوتان لێبێ پێم خۆشە باسێک لە دۆخی خوێندنی باڵا و ئاستەنگەکانی بەردەم بەرەو پێشچوونی خوێندنی باڵا لەو سنوورە جوگرافی کە ئێوە کاریتیا دەکەن بکەیت سپاس بۆ دەرفەتێ بۆ میڤۆندۆریە نسبەت من ئەو ئۆستانکن کەڤنە بەرەف پێشڤەبرنەوە خوێندنەوە بلند لە هەرێمە کوردستانێ وەکی ئەم زۆنین گەلک گرفت و گەلک ئۆریشین هەین لە هەموو تاخۆچینên civakî کە خوێندنەوە بلند ئێکەل و یەکەمین ئاستانگ ئەوە ku هەموو ساڵی ژمارەکە زۆر یا قوتابیۆ تێتە بەرەف زانکۆیە کە ئەف ژمارە گەلک شیۆنên زانکۆیە یان بەشên زانستی مەستەرن هیویدارم بەلانساک بێتەکردن ji بۆ vê çendê çunke salone ez wek mamostayekî zankoya ve 20 sale
هەموو ساڵێ دەبێژین مەتەرەن دێ خۆتا خوندنەوەمە بۆ ساڵە بێت 20 طلبە بن ئەوان 50 طلبە بن دێبوومە 150 یان 200 طلبە هێن ئەف مەسەلا دابشکردنەوە قوتابی و سەربەشین زانستی گەلک گرنگە تفیەوە بێتە چارەسەرکردن ئەوە ئیکەلۆریشین گەلک گرنگ یا دوێ دیتنا من زانکوی گرێدۆینە وەزارەتی و گەلک وەزارەتە خوندنە باڵە هەگەر شیان زانکو هەندێک نەوع استقلالیەتێکی پەیدا کرد و بۆ هەندێک بریارên سەرەکی شو استقلالیەتە خۆ وەزارەتی وەرگرت دێ گەلک باش بێت تایبەت هەرچەندە نوکە زانکوی استقلالیەتەکە دارۆیە هەی کە خوندنەوە ئێوارانە هەی و گەلک وەریداتێت جێ دەرێت یعنیەت مادی خۆلە کۆدیکە کە ئاستانگە بەرەف زانکوە بدیتنا من نەبوونەوە سنتەرێن ڤاکولینین استراتیجی کە سیاسەتە زانکویە یان سیاسەتە وەزارەتێ داتنێت ئاریشە کۆدیکەمە هەی نەبوونەوە بەعساتە یان ئیفاداتە بێت مامۆستایە بۆ مامۆستایên زانکویە بۆ دەرڤەی وڵاتێ دیتنا من تبیوە وەزارەت و زانکو و سەرۆکاتیên زانکویە پلانێکە مکم دابشکن چونکە گرێدای ئەوە دەبێتە ئاستانگ گرێدانە مامۆستای زانکویە و دیتن کو نشید ببینید که دروی سیستمی خوندنی اشتوه آن زانکوین دیگه اوش ایکل اگرید گله گرین که مامستا یعنی شونیتویت محدود بن آن گله که پیز نبن. باشە دکتۆر باستان لە زۆر کێشە کرد باستان لە زۆر ئاستان کرد باستان لە زۆر خەم کرد بەڵام پێم خۆشە پێشنیازەکانتان بۆ کابینەی نوێم لەو بارەیەوە بخەنە ڕوو چی بکرێت باشە نسبت پێشنیارە حقیقت گەلێک پێشنیارێت هەین و ئەس نزۆم کۆدە ئەف دەمە تێرە وان هەمی پێشنیارەکەت یانە بەڵام باشترین پێشنیار ئەوە کو وەکی من لە ئەستانگا گوتی تڤیا ئەم ڕوولێکی گەلەگەلێکی گەلک بینە مامۆستای و ئەف مامۆستا ئامادەکردنەوەی مامۆستای دێ پشتیوەیەکی مکم هەیە توێ زانستانە و ئەکادمیانە هەر مامۆستایەکی تڤیا خیبرەتێکە زۆر یا مەزن هەبی دابشێت ڕوولێ خۆی درستی بکاربینیت و ئەف قووەتە ئەوان ئەف هێزە زانستی دێ قووەتر بیت ئەگەر مامۆستا تەجروبێن زانکوین دیکە دانێت ئێکەل پلانێن یەن گرنگ ئەوێت حکوومەت کابینە نەها حکوومەت هەرێمە کوردستانی هەرچەندە ئەم خرێت گەشتبینین هەبوونەوەیەک و ئەوێ ئارێشی چارەسەرکە تەنسیقی گەل وەزارەتی بکات و مامۆستا پشێن ڕوولی خۆ ببینن دەرڤە ببینن و زانکوین دیکە شێوەزە خوندنێ دوو قوتابی گەلک وڵاتێن دەرڤە تشتێکی هیچ بژنیتەوە ئەمە یان و هەفکۆریەک نۆبینە زانکۆدا کو زانکۆ دووکێت چێت قوتابێت خۆڤرێکات بۆ زانکۆ دۆرتمۆند گۆڕینەوەی خوێندکارانە سەلاحەدین شێخ قوتابێت خۆڤرێکات بۆ زانکۆ ئۆکسفۆرد ئەن زانکوین دیکەین وڵاتی ئەگەم شوین ساڵانە نسبەکە قوتابی ئەڤرێکەینەوە زانکۆی ئەوە دێگەلە گەلک چارەسەریەکە مەزن بیت پێشنیارێکە دیکە بۆ حکوومەت هەرێمە کوردستانی چارەسەریەکە بلەس پێدوێت بۆ خوندنە بلند چونکە وەکی ئەمزانین ژمارەکە زۆری و قوتابیە هاتی وەرگرتن ئەوە 3 ساڵە ئەو 3 ساڵ و نیوە و هەرچەندە ئەف قوتابیە نە تەڵەبێت ماستەرێ نەکەن و کە یێداومە خوب درستی بکەن و نە هاتینە فەسەدکردن لە خوندنە خۆ یعنی ئەو مەسەلا امتحان ئەنگلیزی تیوی ئەف مشکلەش تیوی وەزارەت ئێکەل هەوێت خوب دانێتە چارەسەرکردن هەرچەندە هەندێک پێنگاوێت هاوێتین بۆ چارەسەری بەڵام پێتیویە مهم پێ بێت ئەبدیتنا من خۆڵ هەرە گرنگ ئەوە و زانکۆ پێڕا بیت کە ڕوولێ خۆ یەدرستی ڕێکۆ سێ نقطەین سەرەکی بکاربینیت کە یەک ئەمخر زۆنین زانستە و فێرکردنەوە قوتابیایە و پەیداکردنەوە کادرێن زانستیە دوو ڤەکوورینێن زانستیە کە گەلک ئەویش گرنگیە خۆیای بەڵێ لێرەش باسکرا وظیفەکە هەر دوو وەزیفە دیکە گرنگترە کە ڕوولێ خۆت ناوجیواکی دابینیت و ئەف ڕوولێت ناوجیواکیدا دێ کارتێکردنەکە زۆرە پۆزاتیف لەسەر جیواکی و کۆمەلگەهی بینیت کە دێ مجتەمەعی مەدێ هەموو ئۆرێشێنوی هەندە چارەسەرکردن وەکی وڵاتێن دەربە دیمایک ئاخفتن دیمایک قسە ئەس دەخوازیە سەرکەفتنێ بوو کابینانی دەخوازم وەکیویدارە وەزارەتە خوندنەوە بڵند دیف نۆڤێ خۆ بیت و بشێت ڕوولێ خۆی درستی بکار بینیت چونکە هەگەر وەزارەتە خوندنەوە بڵند ڕوولێ خوب درستی جێبەجێ کرد دێ تەسیرەکان یعنی گەلەکە و گرنگ و یا پۆزیتیف سەر جیواکی خرێکات و دەشێت جیواکی واقعەکی بەتەواقعەکی دیکە
بەڵێ پرۆفیسۆری هاریکار دکتۆر نەزار خورشید مامە مامۆستای زانکۆی دۆک زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانتان سپاس بۆ ئەوەی کە کاتی خۆتان بە ئێمە بەخشی دکتۆر هیمداد بابێمە لای جەنابتان باسی زۆر شت کرا باسی زۆر پرس کرا بەڵام قسەیەکیش لەسەرەوە بکە ئەگەر وەزارەتی خوێندنی باڵا سیستمی نەبێ زانکۆکانمان سیستمی نەبێ بەتەمای چی بین و ئەمە تا چەندە وایە کە فعلەن ئێمە سیستمێکمان نییە و ئەو هەموو تێبینیانەی دیکەش کاتەوێ قسەی لەسەر بکەی فەرموو زۆر سپاس وڵا دەمە یەک دوو نمونە بێنمەوە کە بینێنە سەرباسەکە دەبێ ئێمە لە ڕۆڵی وەزارەتی خوێندنی باڵا و حکمەتی دانانی وەزارەتێکی خوێندنی باڵا تێبگەین ئەو ڕۆڵە لە قۆناغێک بۆ قۆناغێکتر دەبێت گۆڕانکاری بەسەردا بێ سەرەتا کە زانکۆ کەم بووە یان زانکۆکان لە سەرەتای دروست بوون ڕۆڵی وەزارەتی خوێندنی باڵا وەکو ڕۆڵی باوکە لە خێزانێک کە منداڵەکانی بچووکن تا گەورە دەبن دەبێ هەموو شتێک پرسی پێ بکەن بەڵام ئێستا وەزارەت هەر ئەو ڕۆڵی باوکە دەبینێ زانکۆیەکی وەکو زانکۆی سەلاحەدین هەر وەکو منداڵە بچووکەکە دەبینێ کە تازە پێدەگرێت زانکۆی سەلاحەدین چەندی زانکۆی تری لێ بۆتەوە زانکۆی هەولێری پزیشکی لەو بۆتەوە زانکۆی سۆران لەو بۆتەوە زۆر شتی تریانی وەکو ئەوە کوڕەژنی هێنابێ ماڵی خۆی کردوێ ناکرێت بە هەمان شێوە لە گەورە و بچووکی زانکۆ بچێ پرس بە وەزارەت بکات دەبێت سربەخۆیی زیاتر بێ سربەخۆیەکە تەنها لە بواری دارایی نەبێت نەخێر بواری کارجەڕی بواری زانستی بواری دارایی هەرسێکی بەیەکەوە تەکمیلە یەکتر چکە ئەگەر داراییشە بێ بەڵام لە بوارە زانستیەکە دەستت کراوە نەبێ ناتوانانی بیکەی ئەو نمونەیەم بۆ هێناوە بێم وایە یەکەم ئیشی کابینەی نۆیەمی حکوومەت لە وەزارەت خوێندنی باڵا ئەوەیە ڕۆڵەکەی دیاری بکە ئایا ڕۆڵی وەزارەتی خوێندنی باڵا باوکە بۆ کوڕە بچووکەکانی یان جێگا ئاماژیان بەوەدا کە وەزارەتی خوێندنی باڵا و تەنانەت زانکۆکانیشمان ڕۆڵیان نییە بێ ڕۆڵن ئەمە تا چەند دەوایە من دەڵێم وەزارەتی خوێندنی باڵا ئێستا دەڵێم وەزارەتی خوێندنی باڵا ئێستا فلتەرێکی زیادە دەکرێت وەکو پێشتر پێشەوەی دروستبوونی وەزارەتەکان کە لە سەرتاوە بوو دەستەیەکی خوێندنی باڵا هەبوو سەر بە ئەنجومەنی وەزیران بوو سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی سەرۆکی ئەنجومەنە بوو سەرۆک زانکۆیەکان ئیشەکان باشتر بەڕێ دەکرا باشتر بەڕێ دەکرا لەبەرەوەی لە ئەنجومەنێک بوون کە یەکسەر مباشر لەگەڵ سەرۆکی زانکۆ لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران دادەنیشتن و قسەیان دەکرد ئەوە یەک دووەم دانە لە ناوی وەزارەتەکەەوە دەست پێکەین بەداخەوە کەم و کوڕی هەیە دەڵێ وەزارەتی خوێندنی باڵا خوێندنە بەڵام باڵا نییە دەڵێ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڵێ توێژینەوەی بەڵام توێژینەکان زانستی نین لەبەرەوە کاریگەریان نییە لەسەر چارەسەر توێژینەوەکان تەنها بەکارەهێنرێن بۆی تەرقیەی پێ بکرێت و پلەی پێ بەرزکرێتەوە یان بۆ خۆپەڕانەوە بڵێنەوە توێژینەوەی کرد بەڕاستی من ئاگادارم لە هەندێک لە کۆنفرانسەکان ئەوانی توێژینەوە شەکەن خۆیان هەر نایەن بۆ ئەسڵەن ناچن ڕەنگەیەکێک لەگەڵ خۆیان دادنێن هەر یەکەکەش دانانێن من ئاگاداری ئەوەشم کە یەکەکەش دانراوە بۆشی حساب کرد بۆ ئێمە بەسمانەوەی ئەتو ناوەکە دەبێ ئینعکاس ڕنگدانەوەی ناوەڕۆکەکەش بێ من دەڵێم یاسایەکە خراپ نییە ئەو یاسایە پێداچنەوەی پێویستە بەڵام گرنگتر لە یاسایەکە جێبەجێکردنیەتی جێبەجێکردنی بڕگەکان مەسەلەن لە بچووکترین نمونە مامۆستایەتگار دەڵێ سەرۆکی بەش دەبێ مەسەلەن دکتۆرای هەبێ یان پرۆفسۆری یاریدە دەربێ بۆچی ئەوە دانراوە خۆ حکمەتێکی تێدا ناکرێ ئێمە خۆمان مامۆستا یاریدە دەربووین ئەو جەوە گەیشتینە ئەو پلێ ناکرێ مامۆستایەکی یاریدە دەر سەرۆکی بەش بێت تۆ بێت تەقیمی تۆ بکە لە ڕووی زانستیەوە لەبەر ئەوە دانراوە زانکۆکان هەمووی بەبێ ئیستیسنا ئەو حاڵەتی تێدایە تەنانەت عەمیدیشی تێدایە وایە تەنانەت یاریدە دەری سەرۆکی زانکۆ و سەرۆکی زانکۆچی تێدایەوە بۆیە دەڵێم حکمەتەکە لە جێبەجێکردنی یاسایەکەیە نەک یاسایەکە خۆی خاڵی تر ئەوەیە کە لەسەر فەلسفە و استراتیج نەبوونی پلانی استراتیژی هەیە نییە من دەڵێم نییە بە حکمی ئەوەی هەر وەزیرێک دێ لە سفرەوە لەگەڵ خۆی دەست پێ دەکە هەر سەرۆک زانکۆیەک دێ لەسەرەوە دەست پێ دەکە کەواتە قسەی کە دکتۆر شیرینی شامەژەی پێدا ئەوەیە کە وەزارەتەکان کاتێک وەزیرێکی تازە دێتە سەر ئەو پۆستە لە سفرەوە دەست پێکە ئەوەی پێش خۆی کراوە سفرەکرێتەوە بە شێوێک لە شێوەکان من ناڵێم 100% بەڵام بە شێوێک لە شێوەکان لە گرنگجیدانەوە بەدەردەکەوێت مەسەلەن وەزیری فلانی گرنگجی بە بواری دڵنیایی جۆری دەدا وەزیری فلانی گرنگجی بە پرۆسی بۆ لەنا پرۆسس دەدا وەزیری تر گرنگجی بە فێربوون و ئەوە دەدا ئەوەی مەبەستم بڵێم دانانی پلانی استراتیژی بەڕێی من ئیشی وەزارەت نییە ئیشی حکوومەتە تاکو حکوومەت دای بنێ ئەو جەدوایی متابعە و چاودێری جێبەجێکردنی بکە ئەگەر لەسەر ڕیزبندەکە مەجالێکم بدێ ڕیزبندەکە بەڕاستی من ناتوانم هەموو ئیلغا بکەمەوە بەڵام وای کردووە زانکۆکان پەنا ببن بۆ فێڵکردن لە وەزارەت بەوەی کە داتای خراپ بەکارهێنرا و داتای ناواقعی دابنێن
نەبوونی هیچ زانکۆیەک لە گروپی B گروپی ئەی باشترین دلیلە بۆ ناواقعیبوونی پێوەرەکانی. زۆر زۆر سپاس دەکەم دکتۆر نەزاکەت بێمە لای تۆ بێگومان تۆ شتێبینی خۆتت لا دروست بوو بەڵام پێم خۆشە قسەیەکش لەسەرەوە بکەی کە پێویستە ئێمە لە هەموو شار و شارۆچکەیەک زانکۆیەکمان هەبێت. خۆی کا یادگار تۆ هەموو شتێک زانکۆت ببێ یا زانکۆت نەبێت سیستمێکی نوێنی تا ئاراوە یان نایهێنی تا ئاراوە پەیوەندێکی زانکۆیە بەستی لەگەڵ وڵاتێکی دەرەوەیان نایهێنی خوێندکار ئەنێریتە دەرەوەیان ناینێری ئەبێ میشن و ڤیژنە دیار بێ ڕوئیا و دیدگا دیار بێ جەدوای ئەم کارە ئەبێ بەچی یعنی بۆ نمونە ئێمە چەندین کارکراوە لە زانکۆکانە با لە ناحەیەکیشا ئێمە بڵین زانکۆیەکە بێ بەڵام ئایا ئەم زانکۆیە بۆ پێداویستی کۆمەڵگەکەیەوە ئایا ئەم زانکۆیە بۆ پێداویستی هەرێمی کوردستانە یا بۆ ئامانجێکی تر ئەم زانکۆی ئەکرێتەوە ئێمە ئەو کارانەی کە کراوە لە ناوزان بەشێکی ئەو کارانەی کە بۆ زانکۆکانە کراو لە وەزارەتی خوێندنی باڵا و سیستمی خوێندنی باڵا کراوە ئەوەندەی ئێستا گیرۆدەی دەرهاویشتە و جەدواکانیانی ئەوەندە دەستکەوتمان نەبووە من لەگەڵ بازانکۆی ئەهلی هەبێ بەڵام ئایا زانکۆی ئەهلی چ ئیزافەیە تێکی کردووە بۆ سەر خوێندن لە هەرێمی کوردستان زانکۆ تایبەتەکان زانکۆلیەکان چیان زیاد زانکۆ چۆنە زانکۆی ئێمە بریتە لەوەی کە خوێندکارێک لە دەرگایەکەوە دێتە ژوورەوە دوجار دوای 4 ساڵ لە دەرگایەکەوە چێتە دەرەوە وەرەقەیەکی پێ ناویش بڕوانامەیە ئەم بڕوانامەیە لە بازارە کەس لی وەرناگرێت هەموو منهەجەشی کە خوێندوویەتی لەگەڵ کۆتا ڕۆژی تاقیکردنەوەکانە ئەی سووتێنێ ئەی دڕێنێ فرێدا کە دڵنیایە لە ژیانی واقعی استفادەی لێ ئێمە بزانین ئەم سیستمە ئیمەیجی زانکۆی چی لێ کردەوە خوێندکارە باسیەوەی کردی ئەڵێم خوێندکاری زانکۆم کەس قدرم نازانێ من مناڵ بووم بەلای زانکۆ تێ پەڕیم هەموو تۆ بڵێ ڕۆژێک ئێمە بتوانین لەو دەرگا بچینە ئەو دیوەوە ئێستا بەس توێژینەوەیە بکە بزانە خوێندکاری زانکۆ تا 4 ساڵیەتی پێی بڵێ لە زانکۆ چی بە تۆدا ئەڵێ خۆزگە نهاتمایەتە ناو زانکۆوە من ئەمە لەگەڵ مامۆستایەکی زانکۆیەکی ئێران ئەمەی بۆ باسکردم وتی ئەوەی کە ئێستا ئێوە تێدان ڕەنگە ئەمە قورس بێ بۆ هەرێمی کوردستان من ئێڵم 20 ساڵ پێش ئێستا ئێمە لەم سەدەما بووین وتی 20 ساڵ پێش ئێستا زانکۆکانی ئێران خوێندکارمان پێگەیاند و بڕوانامەیەکمانەدای و ئەچوو لە ماڵە ئەکەوت دوای یەک تەراکوماتی خەڵکی توانای مرۆیی مردومان بۆ دروست بۆ سوود ئێوە ماوەیەکی باش کاری کۆردینەیتەر و ڕێخەر و تەنسیقتان کردووە لەو بینەیە ئەو تێبینیانەی لاتان دروست بوو گەیانتان گوێتان لێگیرە ئەوە خاڵێک باس ئەەکەم کاگیادگار بە ئەمەی ئەم مامۆستا دوکەم وتی دوجار هاتین چیمان کردی لە پێشا بەس وەزارەتی خوێندنی باڵا بووین دوایی کردمان بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەمان کرد هەموو زانکۆمان کردە سەرچاوەیەکی معریفە بۆ ئەوەی هەموو دەستگاکانی موسساتی وڵات لە نەتیجەی توێژینەوەکانی زانکۆ دەربێت ئەمە قۆناغێکمان کرد قۆناغی سێهەم فەناوەری پێڵێن ئەوان تەکنەلۆژیا ئێستا وامان لێ کردووە کە تەکنیکی هەموو خوێندکارێک کە دەرەچێت لانی کەم پیشەیەکیش فێر بووە ئەوەی جەنابەت باسیەکەی لە کۆردینەتی من کە ماوەیەک لە ئەوەی زانکۆکانی ئێران و ئێرە بوو من لە یەکەم ڕۆژەوە دانیشتم وتم بە وەزارەتی خوێندنی باڵام و دوتم یەک لایحەی ڕوونم پێ بڵێ من لەسەر ئەساسی چی پەیوەندی لەگەڵ زانکۆی ئێران بۆ جەنابەت دروستکەم بەم سەرۆک زانکۆکان کۆ بکەینەوە هەموو پەیوەندێکی زانستی باشە لەگەڵ هەموو وڵاتێک باشە وڵاتەکەش و خۆشنەوێ بەڵام ئایا لەسەر چ ڕوئایەکەیکەی یەک ڕوئیا یەک لایحەم نووسی دوو پرۆژەم نووسی سێگینم نووسی ئەوەندەم دەست نەکەوت کە بزانم من لەسەر چ بنەمایەکەکەم فەوزایەکی یەکجار گەورە هەیە لە سلکە دواتر ئێمە ئایا ئێمە ئەگەینە ئەوە ئێمە کاتێ ئەم زانکۆی ئەهلیەکەینەوە سیستمی بۆڵۆنیایەنین و نازانم فاکەڵتیمانە ناو کۆلیژمانە ناو مەسلەی تواناسازی دەرهاویشتەی باشی بۆ کردین یا خراپی بۆ کردین من ناڵێم خراپی کردووە من خۆم لە دەرەوەی وڵات خوێن ئەوانەی لە تواناسازی گەڕانەوە من ناڵێم هەمویان لەگەڵ ینی گشتاندن و تەعمیمانیم بەڵام زۆرینەیان توانیان ئەزمونونەکەی خۆیان بگوێزنەوە بەرامبەر بەو ئێمە نابێ بڵێن 2000 خوێندکاری تواناسازی چوەتە دەرەوە ئەگەر لەم 2000 دووسەدی نەیتوانیەوە بیخوێنێ ئێمە بڵین تواناسازی خراپە بەڵام ئایا تواناسازی و لەسەر چ ڕوئیا و دیدگایەکنار ئەوانەی کە لە تواناسازی من خۆم لە ئەوروپا خوێندووە ماستەر و دکتۆرام لە ئەوروپا خوێندووە ماوەی 6 ساڵە 7 ساڵە گەڕاومەتەوە هێشتا یەکێک پێی نەوتم وەرە بزانم تۆ لە ئەوروپا چی فێر بوویت باش شتێک لێرا بکەین لەبەر ئەوە بەڕاستی ئێمە زانکۆ ئەبێ بیگەڕێنینەوە بۆ سەرچاوی بەرهەمهێنانی معریفە فکر مرکزی دانانی سیاست و استراتیژ بە توێژینەوەکانی و دوجار ئێمە زانکۆ بکەینە خاڵی بەرهەمهێنان یەک نمونەی تر باس ئەەکەم کە مەجالم دەی من سەردانی زانکۆکانی ئێرانم کرد سەردانی بەشی کشتتوکاڵی زراعی زانکۆیەکم کرد زانکۆیە کە ڕەنگە
من لە سلێمانی هاتوون بۆ ئێرە 4 ساعت 3 ساعتم پێچوو بێت لەوێ کەمتر بگەمە ئەوێ ئەم زانکۆیە قتاعی زراعیەکەی ڕەنگە واتەزانی لە ناو دەشتی شارە زوورەی ساڵ ئەو ڕۆژانە چەند تەن شت بارەکرێ ئەچیتە کەرتی ڤێتەرنەری وایە ئەچیتە بەشی بەرهەمهێنانی خۆی داهات بەرهەمێنێ زانکۆکانی ئێمە هیچ داهاتێک بەرهەم نایێنێت تا کێک بەرهەمێنێ بە بڕوانامەیەکەوە چێتە دەرەوە چارەسەریم کە بارانە بێ بکرێت بڵێ سوپاسانەکە من ئەچمە لای دکتۆر شیرین و پاشان دێمەوە خزمەتان دکتۆر شیرین ئێوە سەبارەت بە خوێندنی باڵا لێرە باسی زۆر کێشە کرا زۆر ئاستەن کرا باس لەوە کرایەکێک لەو خاڵانەی کە باسی لێوە کرا ئەوە بوو کە زانکۆکان سربەخۆییان هەبێت لە بڕیاردان نەک تەنها لە ڕووی دارایەوە لە ڕووی کارگێڕیەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی ئەوەی بتوانن بڕیار بدەن کە لەگەڵ واقعی زانکۆکەی خۆیان و ئاستی خوێندکار و قوتابیەکانیان بگونجێت لەم بارەیەوەیەوە چەند بە گرنگی ئەزانن کە وەزارەتی خوێندنی باڵا لە کابینەی نۆیەمە کار بکا بۆ ئەوەی زانکۆکان سربەخۆییەکیان هەبێ و دەسەڵاتەکانیان بۆ شۆڕ بکاتەوە نەک بۆ هەموو شتێک وەکو دکتۆر هیمداد ئاماژەی پێدا هەر وەکو مناڵەکەی جاران سەیری زانکۆکان بکەن ئەگەر تەمەنی نیو سەدەش بێت بله بگومان گرنگیەکە مەزن هەیە و دەسەڵات دا بە زنج وەزارەتێ بۆ ناوا زانکۆیە هەر زانکۆیەک خوددان بڕیار و خوددان دەسەڵاتت خوا بتن بشێت دیف واقعی خالدیف ژینگەها خالدیف کێشە و گرفتێ خوا بڕیارە بدات و بشێت هەندێک شێواز و هەندێک پێشڤەبرنا خواندنێ لە زانکۆوە خوا بگۆڕەتن لێ ئەس هەما هەڤرامە یعنی دیگەلوان هەمی کێشە و گرفتن ئەو مامۆستایان بەڕێز دراوە بەرنامەیدا بەحەسکرین منەوێت ئەسوان کێشە دووبارە بکەم و ئەس دێ بەحسی هەندێک چارەسەری یاکەم کوپێتڤە دکابینانە هێدا بێنەکردن باش ئێکشوان چارەسەریە مامۆستایەکی زانکۆیە کوێ دناوە بەرنامەیدا بەحەس کرد و شایستەدارایی زانکۆیە نزانن چاوە تێنە خەرجکردن بۆ زانکۆیە و حتا نوکەژی ئەف پرسیار gelek cara mekiriye dimavê xula parlemanî da jî aya mîzaniya zankoyê li ser çi binema li ser çi pîver bo van zankoyên herêmê têne xereçkirin şayîstedarayî li ser çi binema têne xereçkirin heta niha ew bersiv dest min neketiye ji ber hindê pêwîst e di kabîna nehêda wezareta xwendina bilind giringiyê sistemê iktiva zatî bû zankoyên herêmê bidetin û vî sistemî peyraw bikit û cêbecê bikit li ser van zankowa wate ev sistemê hene mîzaniya zankoyê yan şayîstedarayîn zankoyê li dîv rêjeya qutabiyan li her zankoyekê bû dabîn bikin ne zankoyekê 1000 qutabî hebin û zankoyekê ji 5000 qutabî hebin şayîstedarayiyê wan wekî ek bêne xereçkirin yan ciyawaziyek de xereçkirina mîzaniyê de hebitin ev proje gerekê giring e eger wezareta xwendina bilind giringiyê pê bide wate lew ro hiç fark û ciyakariyek neke hemû zankokan bepê qebareyan giringiyan pê bidat û şayîstedarayekaniyan bo xerç bikat بله بله زور گرنگه و زانکو خو خو پرێڤە ببێت وی وەختی کێشە و گرفتێ زانکۆیە ji دێکێن بن و هەم شایستەدارایەت خوا ji دێزانتن bi şێوەیەکی ڕێکوپێکی li زانکۆوە خوا خەرج بکەتن çi bû mamostaya çi bû qutabiya wî wextî dê peyrawekê durist kitit nava zankoyê de da bişêtin va vê mîzaniyê bi duristahî bête xereçkirin bi şefafiyet bête xereçkirin êk ji kêşên diyên herek giring û eva çendîn salek û sepandina twanasta zimanê îngilîzî ya IELTS û TOEFL bû قطابیان خواندن ماستر و دکترای از بۆچی بە سەپاندن ناویە بە دکتۆر بۆچی پێ وایە ئەمە پێویستە زمانی ئینگلیزی بزانێت بەڵێ آخر جورە تەناقضێک di biryarên wezareta xwendina bilind heye eger bên û berê xwe bidînê bo qutabiyê nava herêmê xwendina master û diktorayê divê vê twanista îngilîzî bînet bi şêweyekê wesayê astankî li ber durist kirîn qutabî twanista zanistî ya bisporiya xwe ji bîr kiriye xwe mijîlî fêrkirina îngilîzî kiriye da ku bişêtin wê nimrê bînet heta bişê dest bi xwendina xwe bikit 2-3 sala me kandîd heye neşê dest bi xwendinê bikit ez gel hindê me mamosta fêrî zimanê îngilîziyê bibe zimanê îngilîzî zor pêwîst e bi xwendina bilind bo mamostayê zankoyê zêr pêwîst e lê hindek bisporî hene bû nimûne bisporiya zimanê kurdî pêwîst e twanistê bi zimanê kurdî bikit çunke nema wî ya doktora ya masterê dê bi zimanê kurdî bit tu jî newa wî hemî dê bi zimanê kurdî bit هندێک bisporiyê dîhene bisporiya mêjû ew tenaquza min behs kirî di biryarên wezareta xwendina bilind heye wezaret rêxweşker biye bû qutabiyên me ku biçin derveyî welatî bû nimûne zankoyê heyl Tirkiya mamostayîş herêma Kurdistanê bit qutabîş herêma Kurdistanê bit pareyî ji qutabiyên me wergirit
تەنها بەرامبەردا دێ باوەرنامەیەکە ماستەر یا دکتۆرای دێتێ دێتە ئولدیف مەرج و سیستەمی خۆی وی وڵاتی نەیەمە دێتە فێری وەزارەتەمەیە خواندنەوە بلند دێدام پێدانێ ئەگەر دەرفەتێ بدەی زەحمەت نەبتن دێدام پێدانی پێی باوەرنامەیەکتن دەبیتە مامۆستا هێشتا کاندیدێ مەنەشیایەش بەر ئاستانگە توانستە زمانی ئینگلیزیە یا ئایلس و تۆفڵێ من ئیشارەت پێدا وەرگرتنە قوتابیان پەیراوەیەکی سیستەمێکی استراتیژیەکی پلانێکی دومدرێژ بێتە دەینادن نەک تەنها بووان 4 ساڵ دوێ کابینێ بێتە دانان دا قوتابی هێشتا القۆناغە پەروەردێ هێشتا الپۆلا 11 پۆلا 12 بێتە بەرهەفکردن بێتە ئامادەکردن تێبگەهێت دێچاوە پێشکێشی زانکۆیەکێت المال ڕێنشتی بشێت بۆ خەڵدیف حەزاخوا پێشکێشی زانکۆی بکێت و جۆرەکی دادپەروەریە تێدا هەبێت و چ جیاوازی دەنابەرە معدلاتە دەنەبتن بەڵێ سوپاستانەکەم زۆر سپاس بۆ دکتۆر شیرین حوسنی پرۆفیسۆری هاریکار لە زانکۆی زاخۆ ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان سپاس بۆ زانیاریان سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی کابینەی نۆیەم دکتۆر ئیبراهیم بێمە لای ئێوە بابەتێکی زۆر زۆر گرنگی و ڕوژان دکتۆر شیرین چوونە دەرەوەی ئەو هەموو پارەیە لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوە و زۆر جار قسە لەسەرەوە ئەکرێ کە هەموویان نا بەڵام بەشێکی زۆر باش و بەرچاویان ئەو توانایە ئەو لێ هاتوویە وەرناگرن کە بێنەوە لێرە بتوان خزمەتی پێ بکەن و بەکاری بێنن وە بابەتەکانی دیکەش کاتەوێ قسەی لەسەر بەڵێ سپاس وابزانام دکتۆرە مەبەستی ئەو خەڵکە بوو کە دەسێتە و وڵاتانەی دەور و پشت دەخوێنن لە قوبرس و تورکیا ئەوانە من ئاگادارم لە نزیکەوە پارەیەکی زۆرە چێتە دەرەوە کاگادگا تعدیلکردنی شەهادە جاران وەزارەت لە ڕێی زانکۆی سەلاحەدین دەیکرد بەڵام ئێستا وابزانام لەناو وەزارەت دەیکا بەس لە ئۆفیسەکەی من کاتێکە بڕوانامەیەک دەهات دەمان ناردا بەشی پسپۆر دەمانگوت ئەو تەڵەبەی ئیمتیحان دوایی تاقیرەکە بۆم بنێرن و دەمناردە وەزارەت و بۆی ڕێز بکە بەس لە زانکۆی سەلاحەدین لە خلالی 2-3 ساڵ 1800 ماستەر و دکتۆرای بەس خوێندنی ئیسلامیمان بەشی زۆریان لە سوودان بوو شەهادەکانمان لە بۆی تعدیل کرد بەس خوێندنی ئیسلامی ئێستا دەتوانی بچی لە ئۆفیسی یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی زانکۆی سەلاحەدین بپرسی لەو 2-3 ساڵە چەند کەس تعدیلی شادەی بۆ کراوە بەڕای من قەت لەگەڵ ئەوە نەبووم کاگیادگار دەرەجە دابندرێ بۆ خوێندنی ماستەر بە زانکۆکان مەرز دابنێن بۆ وەرگرتنی خاوەن بڕوانامەکان بۆی دەرس بڵێنەوەیان نا زانکۆی سەلاحەدین من قبول ناکەم بۆ نمونە ئەگەر یەکێک ئەوە معدل و ئۆندە ئەوەی نەبێتن لەلای ئێمە دەرس بڵێتەوە بەڵام با بۆ خۆی بچێ ماستەر وەرگێ لەلای من نەک لەوێن دەرێ لە سەلاحەدین و لە زانکۆ حکومیەکان و ئەهلەکانی ترکەمە زاری دراوەتێ خوێندنی باڵا بکەن بە تهدیدکردنی ئەو معدلە و ئەو زمان و ئەو شتە بەو شێوەیە وای کردیا خەڵک حەزی لە بڕوانامەیە خەڵک حەزی لە خوێندنە دەرگایەکی تری بۆ کراوەتەوە ئەو وڵاتانەی دەور و پشتە بەڕای منیش خوێندنی زانکۆکانی کوردستان زۆر لە زۆربەی ئەو زانکۆیانە باشترە کە ئەو خەڵکەی ئێمە ڕووی تێدەکا ئەگەر لای خۆمان بێ ئەوەن تۆژینەوەکان لای خۆمان دەبێتن کاتە لەو ڕۆ پێشنیازتان چێت پێشنیازی من ئەوەیە لەوانەیە خەڵک زۆر سەیری پێبێ من دەڵێم معدل لا ببردرێ لە خوێندنی ماستەرە بەڵام سربەخۆی بدرێتە زانکۆکان کە ڕێنمایی دابنێ و ڕگولیشن دابنێ چێ دەتوانێت لەو زۆری ئەوانەی پەنابەنە بەر وڵاتانی دراوسەکەیان شمولیان من سەرۆکی زانکۆی ئەمیر کەبیر هاتەلام کە زانکۆیەکی لە لیستی شانگهای لە 500 باشەکەی دنیای لە ئێران گوتم ئێوە قبول دەکەن مامۆستای زانکۆی ئازادی بۆکان لای ئێوە دەرز بڵێتەوە گوتی نایلین بە پێش دەرکەشمان دابێ بۆ چونکە زانکۆیەکی خراپە نەگیر بۆکان زانکۆ کۆمەڵی زانکۆ بە ناوی زانکۆی ئازاتێ لە ئیران زانکۆیەکان کواڵەتیەکان بەو ئاستی ئەو زانکۆیانە نییە کە زانکۆی وەکو ئەمیر کەبیرە شەریف سنعەتی هەیە کە وەزارەتی خوێندنی باڵا ڕێگەی دابێت کە لەلای ئێمە فەرق و جودایی بەوە ناکرێتن کاتێککە تعدیل دەکرێت شەهادەکەی زۆر فەرق و جودایی بەوە ناکرێت لەبەرەوە بەڕای من لە زیاتەوەی ئەو خەڵکەی خۆمان بچێ شتێکی ئەو تۆ لەوێ نەهێنێتەوە لەو وڵاتانە باشترە ڕێگای لێ نەگیرێ لێرانە و مەرجیش نییە خۆی ماستەر بک و دکتۆرا بکە دوای ببێتەوە مامۆستا لە زانکۆ دەبێتە توێژەر بخۆی دەوێت شتێکی معریفی فێربێ بە تایبەتی خوێندنی ئیسلامی مامۆستاجان بەشی زۆریان ئینسانی بۆ خۆیان ئینسانی خەبیر و فەیلسوف و بیرمەندن حەزەکەن لایەنە ئەکادمیەکە خۆیان پەرە پێ بدەن چی تێدا ئەگەر 200 کەس دکتۆرا بکە لە کۆلیژی شەریعی ئێمە خۆی زیاد نایەوێت بێتە مامۆستا مامۆستایەکی ئاینە دەیەوێت
علم زانستی وەکێ لە بەرامبەر پارەیەکیش بێت پارەکە لە ناوخۆی هەرێمی کوردستان خۆی مەدەبێتن بەزەبت من لەگەڵ ئەوم پارەکەش لای خۆمان دەبینێ لە سەر قسەی دیسان دکتۆرە شیرین بڵێ ئێمە تەمەشا دەکەین سربەخۆیی دارایی زانکۆکان کارێکی باش بوو هەر چەندە دەبێ ڕێنمایی بند وەزارەتی دارایی تۆزێک دیتێڵی بداتێ خوردی بکاتەوە کە ئەوە چۆن دەبێت سرف بکرێتن بەڵام دیسانێکە سربەخۆی نەدراوەتە بە زانکۆکان بۆ نمونە من دەمەوێت بەیانی ماستەر بکەمەوە دکتۆرا بکۆمەوە لە پسپۆریە یعنی 3 ساڵە ببوورە ئێمە باسی کە مستەقبل دەکەین بەڵام بۆش استفادە هەیە 3 ساڵە نایلن زانکۆی سەلاحەدین ماستەر و دکتۆرا بکاتەوە بەڵام دێلن زانکۆیەکی یاری لە هەولێر ماستەر و دکتۆرا بکات هۆکار دەڵێن خەڵکمان زۆرە ئێ باش هەر ئەو خەڵکەی ئێمێ دەچێت لە زانکۆ هەلیەکان ماستەر و دکتۆرا دەکا دوای خۆ من بەس بۆ معیدی خۆمی ناکەمەوە بۆ هەموو کوردستانی دەکەمەوە بۆ تورکیا و ئێرانیشی دەکەمەوە لەبەر ئەوە ئەو دەرگاگرت ئەو سربەخۆیە دیسانێکە بدرێتە زانکۆکان شتێکی تر مامۆستا من بێمەوە سەری بەڕاستی بە کورتی دیسان دێمەوە سەر بە دۆکیومنت یادگار لە هەموو موسسەیەکە سێ ئەسێتێ سێ گەنجینە هەیە گەنجینە یەکەم کەلوپەلەکەیە ئێمە کۆمەڵێک مختبەراتی باشمان هەیە بەڵام تەوزیع کراوە بەسەر زانکۆکان بۆ نمونە زانکۆی کۆیە لە نەفتا زۆر باشە سەلاحەدین لە هەندسەی مەدەنیا مختبەرەکانی وەکوانەی ئەڵمانیایە سۆران مەسەلەن لە اختصاسێکی تر وەکو ئەوی ئەمریکایە ئەو ڕێزبەندی وای کرد ئێمە هەمومان ببینە دژمنی یەک شت لە یەک دەشارینەوە و هاوکاری یەک ناکەین لە زانکۆکانە نەماوە لە کاتێکا بۆ منە لە وڵاتێکی ئوسترالیا من بینیم گروپ 8 هەیە هەش زانکۆ بەیەکەوە وەکو یەک تەمەشای مختبەرەکان دەکەن بۆی هەمویان حەقیانەیە هەمووی بەکاربێنن لە لای ئێمە ئەوە دەستی بڕە ئەسێتی دووەم گەنجینەی دووەم توانایە خیبرەیە شەهادە و باگراوندی خەڵکەکەیە کە تۆ لە زانکۆکان هەتا ئێمە لە زانکۆخۆ هەموو کەس بۆی ناگونجێ ببێتە عەمید و سەرۆک زانکۆ مساعید و لە وەزارەت بێ ئێمە هەموو ڕێنمایەکان و هەموو پرسەکان بەس بە ئیداریەکان دەکەین باشادی ئێمە لە کوردستان 500 پرۆفیسۆرمان هەیە 1000 کەسمان هەیە لە ئەمریکا و ئوسترالیا و ئێران و مالیزیا و خبرەی جیاوازمان هەیە هیچ لجنەیەک نییە لە وەزارەت با بڵێن لجنەیەکی استیشاری 20 کەسی لەوە بێ ئەوە بکە لایانی سێم ئەسێتەکە پرۆسیجەرە چۆن ئیشەکە دەکەی ئەوە بەس زانکۆی کوردستان لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان کۆد ئۆف ئۆپەرەیشنی هەیە بۆ نمونە تۆ دەتەوێت مۆڵەت وەرگری ئێمە کتابێکمان هەیە پێی دەڵێن کتابی مقدس ببورن مەخسەرم کتابی مقدسی کریسیانی نییە هەر شتێک دەکرێت کەس لە خۆی شتەکە ناکات دەچینە سەر لاپەڕەکە چۆن کراوە بە حەزافری تەنفیزی دەکەین مامۆستا چۆن مقابلە دەکەینەوە هیچ زانکۆیەکی کوردستان ئەوەی نییە پێویستە ئەویان هەبێت تاقە دۆکیومنتێک کە هەبێ یاسای ژمارەدەی 2010 کە شتێکی زۆر باشە ببوورە بەڵام پێویستە هەموو ئەو دۆکیومنتانە بکرێن دەبێ بکرێت سپاس دەکەم زۆر سپاسانەکەم دکتۆر نالی بێمەوە لای ئێوە قسەیەکم بۆ بکەی لەسەر ئەوەی کە ئەو یەکەمانەی کە چەندین ساڵە دەرچوون و لایەن لێ نەکراوەتەوە ئەمە چ کاریگەریەکی نەرێنی هەیە لەسەر ڕەوتی خوێندن و زانست و بەرەو پێشچوون و ئەوەی پێوتێ ڕۆحی منافەسە و ڕکابەری و قسەیەکشم بەشی دووەمی پرسیارەکەم ئەوەیە بوونی ئەو هەموو زانکۆیە وای نەکردووە کە بۆ نمونە کەسێک لە باخچەی ساوایانەوە لە سەرەتایی ناوەندی دواناوەندی زانکۆش لای دەستی دایکی تەواوەکات و لە زانکۆیە لە 1 سعات محازڕی نەبێ ڕێستیە بێچێتەوە نانێکە خوارد لە ماڵەوە دێتەوە ئیتر نە ئەستیفاداکە نەسوو دەبینێ جاران لە گەرمیانەوە ئەهات لە دوهۆک ئەی خوێن ئێستا هەمووی ئەبێ لای دەستی ماڵی خۆیان بێت لەو بەرەوە لە ماڵی خۆیان نابێت دوور بکەوێتەوە ئەمە چ سلبیاتێکی هەیە دەربارەی بەش یەکەمی پرسیارەکەت بەدڵنیاییەوە دانەمەزرانی 1600 ئەوەندە ئەمە بەس 1 ساڵ بابرین ئەوە بێگومان ناومێدێکی زۆری لای خوێنکاران دروست کردووە هەر لەسەر نوێنەری یەکەمەکان کە ئەو ئەرقامەیدا و ئەو خاتونێتەنیشتی ئەو قسەی کرد ئەمە وا دەکاتن کە ئەو کەسانێک کە داهێنەرەکان بکوژی لە زانکۆ خەڵکەی زۆر هەیە کە دێتە زانکۆ بە ئومێدەوە دێتە زانکۆ بەڵام کاتێک کە دەبینی کە دەردەچێتن تەنانەت ئەگەر یەکەمیش بێ لەسەر ئاستی ئەو بەشە هیچ چارە نووسێکی ڕوونی نییە ناومێدی دروست دەکاتن وای لێ دەکاتێک کە ئەمە چەندەها خوێنکارمان دیتە قوتابیمان دیتە کاتێک کە دێتە زانکۆ زۆر بەڕوحێتێکی حەماسی و دێتە زانکۆ بەڵام بە تێپەڕبوونی کات بە تێپەڕبوونی قۆناغەکان لە قۆناغەکانی خوێندن وا دەکەی کە ئەو حەماسی لا دەمریتن لۆ چونکە هەست دەکاتن هیچ جیاوازی لەگە کەسێک کە ساڵانە بە عبور نازح دەبێت لە قەران نازح دەبێت بۆ چانسیەوەشی پێ نادرێت کە بخوێنێت بۆ 4 ساڵە چاوەڕێ ناتوانێت خۆی بچێت بخوێنێت ماستەر بخوێنێت شتێ ناتوانین ڕۆحی تەنافوسی لە نێوان ئەو خوێنکار و قوتابیانە دروست بکەیت ئەم دەمە یەک داتات پێ برم لە زانکۆی کۆیە ئەو ساڵەکە تەنیا 16 خوێنکارانی زانکۆی کۆیە سەردانی کتێبخانیان کردیە
ئەو ئەرقامێکی زۆر زۆر مەترسیدارە کە خوێندن پەرتوک چەچی یەکەمی زانکۆیە ئەمە جگە لە پەرتوک هیچمان نییە یعنی ئەگەر لەوەی مەترسیدارتر ئەوەیە کە ئەو ناومێدیە نەک تەڵەبەت توانیبری مامۆستاشی گرتیتەوە یعنی ئەو ئەرقامە زۆرینەی زانکۆکانەوە زانکۆکان ئەم بە نمونە بێ دەرێم ئەو ئەرقام 16 سەردانی کتێبخانیان کردووە لە 1984 بەژغوڵی مۆبایل و پەبجی و فەیسبوک ئەوەش کارە بوونی سوۆسیال میدیا بەو پرچ و بڵاویە و بەو شێوەیە ئەوش کاریگەر یەکجار خراپی بەجێشتە نامێ داتای مامۆستایان برم زۆر لێکی خوێنکاران کەمترە بگرە لەنی 105 تێ نەپەڕاندیە باوەڕکەن نا 105 مامۆستایان سەردانی کتێبخانیان نەکردێ ئەرقامێکی زۆر زۆر مەترسیدارە لێ زۆر گرنگە حکوومەت هەر لە بۆ تەشجیع ئەمە ناتوانانی بە خوێنکاران بڵێن خوێن چەندەها جار مامۆستانی بەڕێزشم ئەو شتیان بەرامبەر بکەین مامۆستا ئەمە دەچ خوێنین خوێنکارەکان قوتابیەکان بەرچاویان ڕوونیە و ناومێدی لا دروست بووە باش ئەکرێ حکوومەت هەموو کەسێدا بمەزرێنێ نەخێر حکوومەت ناتوانێت ئەو بارە لەسەر خۆی دروستکە ئەمە زانکۆ بەس لە بۆ دامەزراندن نییە ئەمە زانکۆ دەمانوێت کادیر لە بۆ کۆمەلگا دروست بکەین ئەمە زانکۆ دەمانوێت ئەو هەموو کێشە و گرفتەی لە ناو کۆمەڵگا چی سەبارەت بە بەشی دووەمی پرسیارەکە بەشی دووەمی پرسیارەکەت بە دڵنیاییەوە بوونی ئەو زانکۆی زۆرە وای کردیەکە دنیابینینی خوێنکار و قوتابی بچوک بێتەوە لەو شوێنە جوگرافیە کە خۆی هەیەی یعنی باوەڕ بکەن کە ئەمە ساڵی 2000 کە چوومە لە کۆیەوە هاتمە زانکۆی سەلاحەدین دنیایەکی کەم بینی خەڵکم دیت لە بادینە هاتبوو خەڵکم دیت لە ئێرانەوە هاتبوو تێکەڵایی کللتوری تێکەڵایی معریفی دروست بوو ئێستا وای لێ هاتیە ئەمە ینی خوێنکاریمە بۆ نمونە تەنیا ئیشارەکەم دێتە زانکۆیەکەمیان ئەو قزانستومە لە زانکۆ پێیان خۆشە گروپی خانەخوێ لەگەڵ گروپی شارەکانی دیکار جیا بکەنەوە چکە پێیان وایە ناتوانن پێکەوە تەعامل بکەن و هەڵبکەن ئەو کێشانە هەموو هەیە بگرە لەوانەیە لە بەرپرسانی زانکۆش ئەویان پێخۆش بتن کە کەمترین تەڵەبەی بەشە ناوەخۆیەکانیان هەبێت کە ئەوش دوازار دەگەڕێتەوە سەر ئەو قەیرانە دارایی کە لە کوردستان باڵی بەسەر منتیقەدا باڵی بەسەر کوردستان کێشایە کاگەدگار بەدڵنیاییەوە نەبوونی و دنیا چاوکرانەوەی خوێنکارەکان کاریگەری زۆر زۆر خراپی دروستکردیە وای دروستکردە کە کودەرێ ڕۆحیەتی شارتیەتی ڕۆحەتی ناوچەگرێتی زیاتر بەهێز دەکاتن بوونی ئەو مەزانکۆیە لە پودرێدا یەک خاڵدەمێ ئاماژ پێکۆنکارگەر ئەمە ناتوانین کەرتی خوێنی باڵا لە کەرتی پەروەردە جیا بکەینەوە باوەڕکەن ئەو دەرچوانێک کە لە شەشی ئامادەی لۆمان دێن لۆ دێنە زانکۆیەکان بەڕاستی ئاستی معریف و ئاستی خوێنیان زۆر زۆر لاوازە یعنی ئەگەر نمونونەکە وەکو نان و فڕنی بینینەوە ئەوەندەی زانکۆکەی من زانکۆیەکی باش بی کوورەکەی من کوورەیەکی گەرم بی کە ئەو هەویرەی لە پۆلی شەشۆ لۆم دێتن هەویرێکی خراپی نانەکی باشی لێ دەرناچێتن لۆیە زۆر گرنگە لە بنەڕەتەوە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵاش پەیوەندیەکانی ناسایی بکەنەوە دەبێت لینچیان هەبیتن کاگاتگار سپاس ینی زۆر کێشەی دروستکردێ بەداخەوە بەڵێ سپاسانەکەم هیوادارم وەزیری خوێندنی باڵا وەزیری پەروەردە لە کابینەی داهاتوو پەیوەندیان نەبێت و تەلەفۆنیان لەبەی نابێ و دانیشتیان نەبێ بۆی بزانن کە هەردوو لا یەکتر تەواوەکەن یەک میوان تا دوو میوانی دیکە ئەتوانم وەربگرم مایکەکە بێتە لای مامۆستا فەرموو من وەکو خۆم دەرچووی تواناسازی لە وڵاتی بریتانیا دکتۆرام تاواکلەیە ئەو بۆ مای 3 ساڵە ڕوە ئێمە کە مەبلەغی پارەمە لای وەزارەتی خوێندنی باڵا دەبنێ وەزارەتی خوێندنی باڵا چوون ئێمە وەختی کە ڕۆشن بە ناوی سکولەرشیپی خوێندنی باڵای هەرێمی کوردستان ڕۆژ ئێستاش تەبان کە بۆ لە ساڵی 2016 کە 150مان وەرگرت بەڵام ئێستا بۆ دەچێتە 3 ساڵ کە وعدیان پێدا بووین کەمتر لە 6 مانگ 150 دیشمان پێ بدرێ بەڵام تا ئێستامە وەرمان نەگردووە و هەر چاڕوانین ئەمە یەک لە خاڵە گرنگان دووەم شتێکی زۆر سیر هەیە ینی ئەمە کە چوونە دەرەوی وڵات بۆ بەدیهێنانی بڕوانامە ئەو دەچما سەربێتی دکتۆرا کە هاتیون ێرە بە مەبەستی خزمەتکردن نەک کە هاتینەوە مەثەن بۆ نمونە بە شتێکی نانێن کەم احتیمام پێ نەدرێ بەڕاستی چکم من بۆ ماوەی 3 ساڵە لێرە ئێوە چاوەڕێ بوون چیتان بۆ بکرێ بوون وەڵڵاهی ئێمە چاوەڕێ زۆر شتمان بۆ بکرێ ینی بەڕاستی یەک لە بارە خۆم ئەو بۆیە کە هاتمەوە هەستم کرد کە شتێک بکرێ بەس زۆر مع الأسف کە هاتینەوە هاتینەوە واقعی ئەمریکا وا دەرنەچوو ئەمە هەر یەک لێمە عردمان حزە ینی خانیمان حزە مع العلم مثلا یەکە برادەرێکە خۆشەویستە و ئاردی بۆمان دانا ئێستا پاش 3 ساڵ خزمەتکردن هاتنەوە ئێستاش ڕاهنەکان ناگرن مع العلم سەوە یەک لەوە خۆم بەلایکی می 3 دەفتەرم لای حکوومەتەیە پارەشتان لایەنە و ڕەهنیشان یعنی من تێناگەم ئەمە چی پرۆسسێکەمانەوە ئەم هەموو نەهامەتی بۆ زۆر زۆر سپاس دەکەم بۆ داخشێنە زۆر مەمنوی سپاس دەکەم ئەو کاتێش زۆر بە کورتی قسەکان بکەی کاتم نەماوە سپاس دەکەم
سەرەتا زۆر سپاسان دەکەم من ناوم بێوارە قوتابی کۆلێژی پزیشکم سەبارەت بە سیستەم کە هەردوو پەروەردە خوێنی باڵژەکەت ئەو معاناتانەی کە تەڵەبە هەیەە باشە کە سیستەمەک زۆر ئاسانە کە چەند ساڵە لە هەردوو وەزارەت تەطبیق ناکرێ ساڵانە هاوینان 3 مانگ پشووە باشە ئەو چەندین ساڵە من قوتابیم تقریبان هەموو جارێ لە ناوەندی خوێندن قراری نوێ دەرێت لەوانێ قرارەکان باش بن لە مەسلحەتی خوێندن قوتابیەکان دابن ئەوکەی دەستان خۆشببی ئەو قرارانە بەڵام ئەی 3 مانگی هاوینە ئێوە چ دەکەن 3 مانگی هاوینە کە تەڵەبە دەستە ناو پرۆسی خوێندن لە ناوەندی پرۆسی خوێندن قرارێک یان هەفتەك پێش امتحانات قرارێک دەردێ باشە بۆ لە هاوینە ڕاست پێشەوەی پرۆسی خوێندن دەست پێ بکە قرارەکان بدەن کە ئارامە ئەو ساڵ کو دەبی هەتا ئاخری ئاوا بڕوە بەڵێ دکتۆر هیمداد پێم خۆشە قسەیەکیش لەسەر سیستمی یان پرۆسەی بەڵۆنە بکەی ئەمە تا چۆن دەتوانێت خزمەت بکە و دوایین پێشنیازەکانی خۆشت بخەیتەڕۆ. زۆر سپاس وڵات تێبینی زۆرن بەس جوابی پرسیارەکە دەدەمەوە دوای دێمە سەرەوە بەڵۆنە پرۆسس شتێکی باشە خراپ نییە لە زۆربەی لە زۆر وڵاتی ئەوروپی جێبەجێ دەکرێت وابزانام ئاخر حسای لە 48 تا 50 وڵاتە جێبەجێ دەکرێت بەڵام هەر پرۆسێک یان هەر سیستەمێکی نوێ پێویستی بە ئامادەسازی و بە زمینە سازیە زمینە سازیەکان هەم لە ڕووی ژێرخانی باڵەخانە و ژێرخانی ئەلکترۆنی و ئینتررنێت و دوایی پێداویستی مامۆستا بۆ وتنەوەی ئەوانەیە و ئاگاداربوون و ئاشنابوون بەو سیستەمە من پێم وایە سیستەمی بۆلۆنا دیسان دەڵێن بە شێوە گشتەکەی خراپ نییە بەڵام بۆ جێبەجێکردنی لە کوردستان بە تایبەتی لە زانکۆ گەورەکان کاتی زیاتری پێویستە بۆ زانکۆیەک کە تەنها 1000-2000 تەڵەبەی هەبێ ڕەنگە جێبەجێکردنی تا ڕادەیەک ئاسانتر بێ بەڵام بۆ زانکۆیەک کە 26,000 تەڵەبەی هەبێ یان 25,000 تەڵەبەی هەبێ و بینایەکان و باڵەخانە کامپی خۆی نەبێ و باڵەخانەکانی بەو شێوەیە و بۆ مواسەفات و تایبەتمەندیانە دروست نەکرابێ کە پێویستی پێ و مامۆستاکانی ترێنینگان پێ نەکرابێ ئامادە نەکرابێ هەرگیز سەرکەوتو نابێ سەرکەوتو نابێ جگەلەوەی سەرکەوتو نابێ سەر لێ شێوانیش دروست دەکات چونکە وەکو گوتمان لەبەرەوەی پلانی استراتیژیش نییە ئەگەر لەبەر هەر سەبەبێک ئەو وەزارەتە نەمێنەیە مێگوێتە دەست شوێنێکی مەترسی لەسەر و پرۆسەیەشەیە مەترسی لەسەر ئەوە هەیە کە بەردەوام نەبێ کە بەردەوام نەبێ بۆی مەسلەی دیسان دەڵێم سیستەم لە وڵات ئەمە پێمان خۆش بێ ناخۆش بێت تا ئێستا بەشێکین لە عێراق کە من وەکو شخصی پێم ناخۆشە بەڵام وەکو واقع دەڵێم ئەتۆ تەڵەبەت هەیە نەقل دەبێت لەوێەوە دێتە ئێرە تەڵەبەت هەیە لێرە دەچێتە ئەوێ ئەوانە هەمووی دواتر گرفت دروست دەکەن نازانم ئەو پەلەپەلیە لە جێبەجێکردنی بۆڵۆنە پرۆسەس بۆچی هەر یەکسەر بێ دیراسە بکەیت شاندێک بنێری یەکسەر ئەمریکای بڵێ دەبێت جێبەجێ بکرێت خۆ چی پەلە نییە با ئەو وەزیرەی دوای تۆ دێتن جێبەجێ بکای چێشنی پێشنیازەکان زۆرن یەکەم خەلەلی زۆر گەورە کە لە سیستەمی یان لە یاساکان هەیە بەڕاستی خوێندن بە خۆڕایی بەڕای من گەورەترین زەرری لە ئاستی خوێندن داوە کە ئەوە زانکۆ حکومیەکانیش مەفروز ئەگەر شتێکی کەمی شەبێ ئەو بیکەنە پارەیانی بە مقابلی ئەوە ئەگەر ئەو پارێ ئەنجامی ئیجابی خوێندنی بەپارە لە زانکۆ تایبەتەکان دەرکەوتووە دەرکەوت بەو شێوە نامە بەستم نییە وەکو سیستەمی زانکۆ تەڵەبەکە بۆ خۆی پارە نەدا بەڵام قەرداری حکوومەت بێت تاکو کە ئیشی دەستکەوت ئەو کاتەلی وەرگێتەوە نەک تەڵەبەکە خۆی زەخت لە خۆی بکە لە ماڵە بکە بێ پارەکە بدە من بەبەستەوە چاوەڕێ بێ دابمەزریان بخۆی کارێک بدۆزێتەوە تا ئەو قەردەی سەری ببە چونکە بەڕاستی خوێندنی بە خۆڕایی تەڵەبە بەداخەوە زۆر احتیمامی پێنادا دووەم پێشنیارم ئەوەیە بەڕاستی ئێستا زانکۆ نێزەکەی 32 زانکۆ حکومی و ئالیەیە بەڵام هیچ زانکۆیەک نییە لە دەرەوە زانکۆ هەیە تەنها بۆ توێژینەوە یعنی زانکۆی بەحسی بکرێتەوە یعنی تەڵەبە وەرنەگرێ هیچ ئەوە بزانم چەند ساڵی پێشستا تا کاری بە تەنها توێژینەوە بێ ئەگەر حکوومەت دەست پێ بکە باشترە یعنی زانکۆیەک دا بمەزرێنێ تەنها کاری توێژینەوە بکە نەک تەڵەبە وەربگرێ دووەمیان مەسلەی ئینگلیزی و ئەوانەی کە خوێندنی باڵیان هەیە جەناب تو من اختصاسمان ئینگلیزیە امتحانی ئالتس هیچ پێوەرێک نییە بۆ زانینی زمانی ئینگلیزی لە لای من چونکە زیاتر تەکنیکە وەک زمان بێ بۆیە ئەوە ڕێگریە کە من پێم وایە 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستاس باسی ئەومان کرد کە پێویستە هەڵبگیرێ جێ بکرێتەوە بۆی کۆرسێک هەبێ زیاتر کە احتیمامی پێدرێ یان ئەو دیسان ئەو پارە زۆرەی کە بێمتحانی زۆر شتەکرێت ئەوە زۆر سەری کە سەفقات بێت ڕێککەوتن لەبەرەوە دەکرێت لە جێ ئەوە دکتۆر بۆردێکڕێکانی شت کاتیان ئەگەر بەڵێ چرکەیترم بدێ دوسێ خاڵم ماوتە بەڕای من ئەو زانکۆ ئەهلیانە باش و خراپی تێدا بەڵام بۆ ئیدارەدانی ئەوانە پێویستمان بە ئەنجومەنی خوێندنی باڵای ئالیە ئەنجومەنی خوێندنی باڵای ئالی دابدرێ کۆد ئۆف کۆندەکت لە زانکۆیەکان بەڕاستی زۆر کاڵ بۆتەوە ئەخلاقیاتی میهانی زۆر کێشە دروست بووە لە ناو زانکۆکان
کە گوتمان دەسەڵات بدرێتە زانکۆکان سەرۆکی زانکۆ دەسەڵاتی هەبێ دەکرێت دەستێکی ڕاوێژکاری لە سەروی ئەوە هەبێ چاودێری بکاتن باسەکەم دکتۆر زۆر دکتۆرە نەزاکەت ڕاتە بێ کاتەکەم ئەوەندە کەمە کەمترە لە دوو خولک من پرسیار ناکەم بەڵام لەسەر توانستی زمانی ئینگلیزیش ڕێی خۆت بڵێ پێم خۆشە خۆی توانستی زمانی ئینگلیزی بەڕاستی پێوەرێکی زۆر زۆر باشە بۆ مامۆستایەکی زانکۆ لانی کەم زمانێکی بێگانە بزانێت بە تایبەتی کە ئێمە سەرچاوی پێویستمان لە هەرێمی کوردستانانیە بەڵام ئەمە وەکو ئەڵێم یعنی تۆ جەدوای ئەمە ئەبێت چۆن بێ لە کاتێکا تۆ بە یەکجار بڕیارێک دەرەکەی کە هیچ خوێندنێکی باڵا لە زانکۆکانی هەرێمان نەمێنێ لەبەرەوەی توانستی ئینگلیزیت نییە بەس ئێستا وەرە یەک توێژینەوە بکە بزانە لە ماوەی ئەم دوسێ ساڵا کە ئەم بڕیارە دەرچووە چەند خوێندکاری ئەم هەرێمی کوردستانە چۆتە زانکۆکانی ئێران و زانکۆکانی تورکیا و زانکۆکانی تر بەبێ بەرنامە ئێمە ئەبێ بەرنامەمان هەبێ بۆ شتەکان یعنی من لەگەڵ ئەوەم خوێند کە بچێتە دەرەوەی وڵات بەڵام لەسەر چ بەرنمەیەک ئەینێری و ئەو خوێندکارە چ اختصاسی گێنێتەوە و ئەو پارە زۆری کە چۆن پێویستت پێێت ئایا چەند پێویستت پێێتی ئایا ئەو ماوە چەندێک خەڵک چۆتە دەرەوە و ئایا ئەو بڕوانامانەی کە لە دەرەوە هاتووەتەوە بەهێزتر بوو لەوەی کە ئێمە لە ناو زانکۆکانی هەرێمی کوردستانە سیستمێکمان بۆ فێربوونی ئەوەی کە ئێستا دانرا دوای 3 ساڵ وەزارە داتەوە سەرەوەی کە بیکا بە خول و ڕاهێنان و ئەوە بکە بەڵام 3 ساڵ پارەیەکی زۆر ڕۆژ شەهادەیەکی زۆر هاتە ناوە وەزانکۆی لێرە بە دو خەبەریان بێتەوە بزانەوە چەند مەترسی و پێشنیازەکانی زۆر بە کورتی دکتۆرە زۆر پێشنیازەکانم بە کورتی ئێڵم چکە هەندێکیشمان وتوە یەکەم شتێک بەڕاستی ئەبێت دەستێوەردانی حیزبی لە ناو لە وەزیرەوە لە وەزارەتەوە بکرێ هەتاوەکو ناوزانکۆکان دەربێنرێت دەریژ نێنێ ڕێژەیەک بێ نابێ پۆستی وەزیر پۆستێکی سیاسیە بەس نابێ بکرێ بە قوربانی چارەسەری کێشەی حیزبی بکرێ من ئەڵێم هیچ وەزیرێک لە 10 ساڵ ئەزمموی ناو زانکۆیی نەبێت بەڕاستی ببێ بە وەزیری خوێندنی باڵا ئەمە خیانەتێکە لە پرۆسی خوێندنەکرێ لە دوای ئەوە بەهێزکردنی سنتەراتی توێژینەوە یعنی مامۆستای زانکۆ بۆ نمونە من ئێستا مامۆستایەکی زانکۆم ئەوەندەی ڕێگریم هەیە کە توێژینەوە بکەم ئەوەندە مشەجیعم نییە ئەبێ 250,000 دینار بم لەو ماوەی سەرقاڵتەکەم بە زانستخوازی بەردەوام و هەربەی زانستیەوە دوو توێژینەوە بەحسەکەم بەحسەکە بۆەکەم پلە بپەڕێنمەوە نەک بۆەوەی ئیبداع بکەم دکتۆر ئەوە ینی لەسەر زانستخوازی بەردەوام و حزوری سیمینارەتەکان من ئاگادارم ینی چەندین مامۆستایە چێتە عەرەبیە و لە عەرەبی تێناگا چێتە ئینگلیزی لە ئینگلیزی تێناگا ئەچێتە کوردی لە کوردی تێناگا بەس بۆ ئەوەی خاڵکۆ بکاتەوەی تر تا کۆتایی ساڵ 300 خاڵکۆ کاتەوە خوانەی بڕێ پێشنیازەکان خۆی دڵنیایی زۆری دەبی هەبی ئەگەر دڵنیایی زۆری نەبی تۆ زانکۆنی دەزانی ئەمە وەختی خۆی لە زانکۆی سەلاحەدین لەگەڵ ئەیبت قسەمان کرد بۆی متمانە بەخشینی ئەیبت بۆ کۆلیژی ئەندازیاری وەرگین یەکەم پرسیار لە ئێمەیان کرد گوتیان پرۆسی دڵنیایی زۆریتان چییە ئەگەر پرۆسەکەمان نەبە هەردەستیان بەم پاوەزات لەگەڵمان نەدەکرد بەڵام بەڕای من لێ بگەڕێندیسان هەر زانکۆیەک بۆ خۆی ڕێنمایی و خاڵ و سیستمی دڵنیایی زۆری خۆی دابنێ و پەیوەندی بە وەزارەتەوە نەبی شتی تر کاگیادگار لەوانی لە ئاخر دووسێ دەخەبم ئەو شتانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە تەسیر لە 100,000 ماڵبات و 100,000 قوتابی دەکا نابی لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزارەت بی دەبی لە دەسەڵاتی دەستگایەکی گەورەتر بێ لە پەرلەمان بێ لەشە بۆ نمونە لابردننی زمانی کوردی لە پۆلی 6 نابێت لە دەسەڵاتی دەکەس بێ هەندێک شتی لەوەش گەورەتر هەیە ینی مەسەلەن ئەگەر بە تەسیرێکی وا گەورەی هەبێت دەبێت دەسەڵاتێکی تر هەبێتن موازی لە بۆ وەزارەت کە سربەخۆ بێ نیمچە سربەخۆ بێ میزانیانەبینێ شارز ئەو مەساڵحیشی تێدانە بێ و شارەزاری مختلفی تێدابیتن ئەوەی تەشتێکی تر بەڕاستی هەز دەکەم وەزارەت ئەوە داوا لە زانکۆکان بکە بە ستاندەرێکی وەکوسێت بۆ نمونە ستاندەری جیهانی لە کەمپەسەکانی زانکۆ دەڵێ هەر جێگایەک یەک لە بن سەقفی گیرا بێ بەشێکە لە کەمپەسی زانکۆ دەبی بەلایکم 24 ساعات لە هەفتە ئیشی تێدا بێ ئەگەر ئیشی تێدانە بێ ئەو بینایە زیادە دەبێ پڕی کرێتەوە شتێکی تر بۆ نمونە با ئێمە شتێکی تر بێن هەموو زانکۆکانی کوردستان ئاخر قسە بکەم ئاخر آخر بێ ئەگەر ژمارەی مامۆستا بۆ قوتابی یەک بۆ 15 بێ کە باشترین ستاندەری هەموو دنیا وەکو هاروەردە ئەگەر وابێ سەیری زانکۆیەک بکە ئەگەر 2000 مامۆستایی هەبێ 2000 مامۆستایی هەبێ دەبێت چەند قوتابی هەبێ دەبی 30,000 قوتابی هەبێ حکوومەت معاشی 30,000 قوتابی دەداتە ئەو زانکۆی بۆ مامۆستاکان کەسی تەمەشا دەکەی 10,000 قوتابی هەیە ئەو زێدەباییە وەکو کارل مارکس گوتی ئەوە مەسرەفێکی بەلاش دەڕوا لە دەمی لە پاروی دەمی ئەو خەڵکە دەگیرێتەوە باستەکەم دکتۆریان دکتۆر نالی پێشنیازەکانی خۆت تا کورت و پوخت بێ مەمنونەوە دانانی پلانێکی استراتیجی 25 ساڵە کە بە دەسە جەمعی دابدرێ بە سود وەرگرتن لە مامۆستا بەڕێزان و مامۆستای تر زۆر هەنەکە خێبڕی باشە لە بواری خوێنی باڵا هەیە دەکرێش
سوود لەو خەبیرانە وەربگیرێت کە لە وڵاتانەی کە لە نزیکن لە سیستەمی خوێندنیمە لەوەی کە ئەو پلانەدا بندرێ ئیجبار بکرێت بە جێبەجێکردن هەر وەزیرەکنێتن ئیش وەزیری پێشتری خۆی ڕەت بکاتەوە ئێستا هەمومان ئەمە لە سەروبەندی تطبیقکردنی پرۆسی بەڵۆنیا سیستەمی بەڵام هەمووشمان ترسمان لەوەی هەیە پاشتە مانگێک ئەوە هەڵبۆشێتەوە بە گۆڕانی کەسێک و شخصەکان ئەو لەسە ئاستە گشتەکە ئێستا ئاستە دوزەیاتەکانی هەوڵ بدرێت بە بەرزکردنەوەی توانای مامۆستایمە توانای توێژەرانیمە باوەڕ بکەن بە ئەمە زۆر احتمال لەسەر توێژەرانی دەرەوە نەکەین بیان هینی دیراسە لە وڵاتە بکەن با دەستی توێژەرانی خۆمان بگرین کەفاەتیان بکەین ژیانی مامۆستا تەمین بکەین بەڕاستی پێ برم کاگیادگار مامۆستایان ڕان لەگەرم ئەو قەیران دارایی و سیستەمی پاشەکەوتوزە قوربانی گەورە مامۆستانی زانکۆدایان کە دڵنیام ڕەهندەکانی ڕەهنگە نێگەتیفەکانی ئەو قەیران دارایی لەسەر مامۆستای زانکۆ دەمینێ و بەچابوونەوەی ئەو پرۆسێژ دەمینێ و دەمێ زۆر گرینگە ئەمە بتوانین ئاستی خوێنکاران بە هەموو شێوەیەک بەرز بکەینەوە بتوانین لە ڕێگەی ئەو توێژینانەوە دەکەین لینک دروست بکەین لەگەڵ کۆمەڵگا باوەڕکە ئەگەر دەمە یەک نمونە باز بکەم ئەمە ساڵانە کۆنفرانسا دەکەین وەرکشۆپ دەکەین پارەی یەکجار زۆر لە زانکۆیەکان سەر دەکەین جهاتی حکوومەتی داوت دەکەین ئامادەنیە دەدەقەبێت جێمان لێرا بگرین کەچی لە وڵاتان نەخێر شەریکات و حکوومەت پارەداتە زانکۆیەکان لەوەی ڕسێرچ و کۆنفرانساتی لۆ بکەین. سپاسانەکەم دکتۆر نالی پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر نالی پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ببوورە پرۆفیسۆر دکتۆر ئیبراهیم حەمەڕەش پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر نەزاکەت حوسێن حەمەساید پرۆفیسۆر دکتۆر هیمداد عەبدولقەهار محەممەد کە لە هەولێر و کۆیە و سلێمانی و لە دهۆک و لە زاخۆ و لە زۆر ناوچەی دیکەشەوە ئەم شەو میوانمانە بۆ میوانە ئەزیزانش زۆر سوپاسی ئامادەبوونتانەکەم سوپاس کە ئەو ماوە درێژە لەگەڵ ئێمە بوون لە ماوەی نەوەت خولەکە توانیمان قسە لەسەر خەمەکان بکەین دڵنیام کۆی خەمەکان نەبوو بەڵام گرنگترین خەمەکانتان باس کرد کە دەبێ لای لێ بکرێتەوە کۆتا کۆمنتی منیش ئەوەیە بۆ وەزیری داهاتووی خوێندنی باڵا وەکو کورد ئەڵێ بیکە بۆ خاتری خوا کە ئەو پۆستە دووەرگرت لە سفرەوە دەست پێ مەکەرەوە هاوڕێکانت لە وەزارەت لە کابینەکانی پێشووتر کاری چاکیان کردووە سەر ڕای تێبینیەکان هەوڵ بدەن ئێوە تەواوی بکەن نەک لە سفرەوە دەست پێ بکەن بۆی بتوانن کاریگەریەکی باش و نمونەیەکی جیاواز پێشکەش بکەن تا بەرنمەیەکی دیکەی کابینەی نۆیەم چاوتان لەسەرمان بێت لە هەمان جێگا بەڵام بە ڕۆحێکی کوردستانی لە هەمان کات دێنەوە خزمەتتان ڕێزی یادگارفایەق و تەواوی هاوکارانم قبول بکەن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.